أعوذ بالله من الشيطان الرجيم. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. إن في هذا لبلاغا لقوم عابدين. وما أرسلناك إلا رحمة للعالمين. قل إنما يوحى إلي أنما إلهكم إله واحد فهل أنتم مسلمون؟ فإن تولوا فقل آذنتكم على سواء وإن أدري قريب أم بعيد ما توعدون. إنه يعلم الجهر من القول ويعلم ما تكتمون. وإن أدري لعله فتنة لكم ومتاع إلى حين. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين المبعوث رحمة للعالمين. میوانانی بەڕێز بەخێر هاتنێکی گەرمتانەکەین بەناوی سەرۆکی ناوەند و ئەندامانی ناوەندی ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە. زۆر پێ خۆشحاڵین بە هاتنتان بۆ ئەم ئێوارە کۆڕەمان. داواکارین لە خوای گەورە هەموو لایەک سەرکەوتووکە و مۆفەق بن ئینشاءڵڵا. هەموو هەنگایەکتان بێتە مای خێر و بەرەکەت و دەرەجەتان بەرز بێت لەلایەن خوای گەورە و بەوانە حسێ بکرین لە ڕۆژی قیامەتە ئینشاءڵڵا کە لە دوای محەممەد المستەفاوە بچین بۆ بەهەشت ئینشاءڵڵا و فەخری پێوە بکەین کە ئێمە نەوە و ئەتباعی محەممەدین صلی الله عليه وسلم. ئێمەی گەلی کورد وەکو هەموو گەلەکانی تری ئیسلام خۆشەویستی محەممەد صلی الله عليه وسلم پێش خۆشەویستی باوکو و دایک و مناڵ و هەموو لایەکە و ئێمە فەخری پێوەکەین و زۆر پێ خۆشحاڵیشین. کوردستانی خۆمان مع الأسف لەگەڵ بوونی چەنەها شتا بەڵام سێرەکەین هەتا ئێستا خەڵکیار محەممەدی لە هەموو کەسێ خۆشترەوێ. ماڵ نییە محەممەد نایەکی تیانە بێ، جادە نییە شیعارێکی هەڵناواسی بێ شتێک نەنووسێ بۆ بەخێرهاتنی یادی لە دایکبوونی محەممەد صلی الله عليه وسلم. کەواتە ئەم ئێوارە کۆڕە بۆ چییە؟ بۆ ئەوەیە ئێمەش وەکو میلەتی کورد وەکو قوتابیە بە وەفاکانی محەممەد صلی الله عليه وسلم یادێکی محەممەد بکەین وەکو باوێکش کە لە مانگی ڕەبیع ئەوەلە کە مانگ لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم یادانە ئەکرێن. بۆچی ناوەندی ئیعجاز ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە هەڵەسێ بەم کارە لەبەرەوەی ئەسڵەن دروستبوونی ئەم ناوەندە لە ساڵی 2001 لەلایەن کۆمەڵێک لە مامۆستایان و دکتۆران و مهندسان ئەوانەی کە ئەهلی اختصاصن هەرێکەوە لە اختصاصی خۆیان کە فکر و بۆچوون و با بڵێن
تقريبا فكرية كان أبو كائمة يكور بيوسى خدمتي قرآن كين إما خدمتي قرآن كين بأونية قرآن إما خدمتي كين قرآن زول أو جورتها إما خوما بقرآن جورة أبين أجر خدمتي قرآن بين خدمتي قرآن أبينو تلبيك بشكوري قرآن بين لبر أبو هلا صايد وزاريك وأملا وند دروس بو لا ينشن برز يكوا بو خدمت كرني يعني بلين بو درخستني هني لا أم إعجاز جوريك لقرآني في رساله وشي مخلصين بيادي محمد المصطفى صلى الله عليه وسلم لبرهم أصلا لخدمتي قرآنك محمدين دعاء السنة في رزاك محمد المصطفى صلى الله عليه وسلم بويا تقريبا وكو ناوندا كمان صالانة تقريبا هرس بياد كرنوي في صلى الله عليه وسلم لباس كردني هندي لا إعجاز كاني عن قرآن بيان فرمود في رزاكاني به أم صالش بإذن خاي قورا دو محاضرة من هي أمره لباس كردي بلا أمره هدو كي باسي إعجازنية دو موضوع من هي إن شاء الله يكي كان باسي محمد خويتي صلى الله عليه وسلم أي تريشان باسي كم كلا إعجازي زانستي له فرمود كاني بها صلى الله عليه وسلم ميوانا كان بابلين وتربيجا كاني أمر ما ميوان لين خوان ساحب مالا كمان ما مصانا شعب غفور سروكي ناوندا دوم ما مصفار ورسول يحيى كان دامي دسيبالي ناوندا كمان جيجريش لها ما كذا طبعا أمدو ذاته كمان ما وصلنا شرنا من الروي خويا باسي كم بيش النوتو وباستكم معروفة كبيعك الحمد لله لسه على كاني فجأة كانوا شخص كانوا هرب فكري إسلامي الحمد لله خريكو هل الزوب كتابة كاني الشيخ محمد عبدو مالك بن نبي وباشان السيد قطب فلانو أمزانا مفكرة قورانو دياري شد الحمد لله روليكي هي لخدمة كرني إسلامو وبتابتي ل خدمة كرني قرآن للرئنا عندك كمان أروها ما مصفى أروخش ديارك غني عن التعريف ما مصايك أيشهر هلا خدمتي إعجازة ولا دراسة كرنو ترجمة كرني كتابة كاني زاني كردي برز ما مص سعيد مرسي كأيش إيك كلامي كزور زو هستي بو كردوك إعجازي قرآن بباز بكرة تشرح كريه بمسلمانا جاي تبخير هاتن تانا كم يوادارم كمحاضرة كان من أمره محاضرة كان يشمن موفق منه يورسود مدن إن شاء الله دعوائك بشوك من هيك إن شاء الله موبايل كان تنقل زحمة نبيان بيكو جنويان لسر هزة داينين با هيج يدرس نبي إساش برز ما مصانا شد غفور سروكي ناوند فرمي بو محاضرة كي كبناو نشاني بيغمر صلى الله عليه وسلم جون في الشوازي ذكر لو آيتاني قرآن كمدحي أويان لخو قرتوه بافرمي الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته إلى يوم الدين. خوشویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوی خۆم و ناوەندەوە زۆر بەخێر هاتنتان دەکەم و پیرۆزبایی یەکەیەکەتان لێ یەکەین بە بۆنەی یادی دایکبوونی فەخری کائینات محەممەد صلی الله عليه وسلم کە لە مێژوودا تۆمار کراوە و پەسەندیش کراوە لەلایەن هەموو مێژوو نووسەکان کە لە مانگی ڕەبیع الئەوەلدا لەدایک بووە و گردون ناسەکان توانیویانە بگەنە حەقیقەتێکی زۆر گەورە کە دەها نووسەری مێژووی لێهاتوو وەک ئیمام محەممەد ئەبوو زوهرە و خاوەنی الرحیق المەختوم و محەممەد سعید ڕەمەضان البوطی و محمود عەرنووس و محەممەد البەنا و چەندەها نووسەری مێژوو نووسی پەسەندکراو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم
لە دووشەممەی ڕەبیع ئەوەلی ساڵی فیل دوای فیل بە 50 ڕۆژ بە پێی نووسراو کە ئەکاتە لە گەردووندا پەسەند کراوە دووشەممە ئەکەوێتە نۆی ڕەبیع ئەوەل بەرامبەر 20 نیسانی 571 و کورد و مسلمانان لە جیهاندا لە 12 ڕەبیع ئەوەلدا ئەو یادە تازە ئەکەنەوە و ئەو یادە ئەکەن هیچ گرنگ نییە نۆ بێ دەبێ 12 بێ مهم یەکەم گەل لە جیهاندا کە گەلی کوردە هەموو مانگی مەولوو ڕەبیع ئەوەلی کردووە بە مانگی مەولود و لە یەکەم ڕۆژەوە تا کۆتایی و حتا دوای مانگیش ئەو یادە تازە ئەکەنەوە و لە مێژووشدا ئەوە پەسەند کراوە و ئەوە تۆمار کراوە کە یەکەم شاهەنشاه یا شاهی وڵات مزەفەروددینی ئەربیلی لە 600 هیجریدا ئەم مانگەی کرد بە مانگی مەولوو و ئەم یادەی تازە کردەوە و توانی ئەم سونەتە جوانە دامەزرێنێت لە مێژووی کوردە و لە مێژووی هەموو مسلمانانە لە دوایە هەموو جیهان ئەو سونەتە ئەو کارە جوانە پەسەند کرا و ئێمە لەو بڕوایەداین کەوا مسلمانان زۆر پێویستیان بەوە هەیە کە هەموو ساڵێک نەک ڕۆژێک و دوو ڕۆژ بکەن بە یادی دایکبوونی پێغەمبەر چونکە پێغەمبەر ئەبێ لە دڵمان نابێ لەبەر چاومان نابێ لە گوێمان نابێ لە مێشکمان نابێ لە هەموو ساڵەکەدا بەڵام وەکو تازەکردنەوەی وزە تازەکردنەوەی بەیعەت لەگەڵ پێغەمبەرە لەو ڕۆژەدا و لە چەند ڕۆژێکی کەدا کە پەیوەندی هەیە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا پەیوەندی هەیە بە ئیسلام و مێژووی ئیسلام جارێکی کە بە ناوی ناوەندەوە بەخێرهاتنتانەکەم هیوادارم ئەم دانیشتنەمان دانیشتنێکی ڕەبانی بێت بۆ خوا بێت بۆ پاکردنەوەی دڵ و دەروونمان بۆ ئەوەی کەوا خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر بچەسپێت لە دڵمانە و شارەزاتریش بین لەگەڵ ئەو زاتە پیرۆزە کە لە هەموو جیهانە جێی لوتکەی خۆشەویستی و ڕێز لێگرتنێ لەگەڵە لەلایەن ئەوانەی کەوا خۆشیان ئەوێ گومانی لەسەر نییە و ئەوانەی کەوا بڕواشان پێ نییە وەکو پێغەمبەر بەس وەکو شەخصی وەکو جیبۆن ئەڵێ ئەوەی محەممەدی خۆش ناوێ ئەو کەسەیە کە لە محەممەد تێنێگەشتووە ئەوەی دژایەتی محەممەد ئەکات ئەو کەسەیە کەوا لە ئیسلام تێنێگەشتووە و ئەوەی کەوا لە ئیسلام نزیک بێتەوە لە ئیسلام تێبگات و لە محەممەد صلی الله عليه وسلم نزیک بێتەوە و شارەزایی ببێ لە ژیانی و ژیاننامەی خۆشەویستترین شخصە بێت لە لای ئەو کەسە بێ ئەگەر ئیمانی پێدێنێت وەک پێغەمبەر یان ئیمانی پێبێنێ وەک سەرۆک وەک سەرکردە وەک پیاوێک کە توانی مێژووی ئینسانیەت و مێژووی مرۆڤایەتی بە هەموو جۆرێک لەو جۆرانە بگۆڕێت. خۆشەویستان، حەزەکەم سەرنجێکتان ڕابکێشم بۆ نمونەیەکی ئاسایی. ئێمە مامۆستاین دەها ساڵ لە قوتابخانەکانە کارمان کردووە و لە بواری پەروەردەدا ئیشمان کردووە. نمونەمان زۆرە، بەڵام حەزەکەم داوای لێبوردنەکەم لە
قۆناغەکانی کە بەس نمونەیەکتان بۆ ێنم لە پەروەردەوە. بەڕێوەبەرێکی قوتابخانە مامۆستایەکی شارەزا و بلیمت ئەبینێت لە قوتابخانەکەیدا کەوا زۆر بە جددیەت ئیشەکات، زۆر بە جددیەت، زۆر بە ئیخلاص، زۆر بە توانا، زۆر بەداهێنان خۆی دەرەخا لە ناو قوتابخانەکەیدا. فکرەکاتەوە پاداشتی ئەم مامۆستایە چۆن بدەم، چۆن ڕێز و سوپاسی بکەم. ئەڵێ وەڵاهی ئیشەکەی ئەم مامۆستایە لەوانەیە زۆر لە توانا و دەسەڵاتداری من بەرزتر بێت. پەیوەندی ئەکا بە ئیشراف یا بە بەرەوبەری گشتی پەروەردە. ئەڵێ مامۆستایەکی وام هەیە، سیفاتی وایە، کارەکەی وایە، ئەوە ئەکات، ئەوە ئەکا، ئەوە ئەکا، پێویستی بە نووسینێکی ڕێز لێگرتن و سوپاسێکە وە پێشخستنێکە. بەرەوبەری گشتی تەماشایەکات ئەم مامۆستایە زۆر لە بەرەوبەری گشتی گەورەترە بۆ ڕێز لێنان. ئەڵێ با ڕێز لێنانەکە لە من گەورەتر بێت. پەیوەندیەکە بە وەزارەت، وەزارەتیش عینی بە هەمان شێوە ئەڵێ با سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو ڕێز و سوپاسنامەیە و پێشخستنە لێەوە دەرچێت. ئەوانیش تەماشاکەن کارەکە لە خۆیان گەورەترە. ئەڵێن بە سەرۆکی کۆمار ئەو سوپاسنامەیە، ئەو ڕێز لێگرتنە، ئەو کتابەی کەوا دەرەچێت. لە کۆتاییە مامۆستاکە بانگەکرێت لە بەردەمی شاشەی تەلەڤیزیۆنە نۆتی پەروەردەیی و کتابی ڕێز لێگرتن و کتابی پێشخستن لە کار و سەرکەوتن لە شۆنی کارەکەی ئەو شەخصە تەسەووری کرد. مامۆستایەکی بەسیط سەرۆکی کۆمار سوپاسنامە و لە بەردەمی تەلەڤیزیۆن و لە بەردەمی ئەو کارە ئەو سوپاسنامەیەی ئەدرێتێ. ئێمە وەکو مامۆستایان لەو کارە زۆر لەو شێوەیەمان دیوە. سوپاسنامەی بۆ هاتووە لە وەزارەتەوە یا لە گەورەتر لە وەزارەت. تەوازونی ئەو مامۆستایە چۆنە بێت؟ چۆن تەلەقی، چۆن وەرگرتنی ئەو سوپاسنامەیە و ئەو ڕێز لێنانە و ئەو پێشخستنە چۆنەکات؟ ئایا لەسەر کاری خۆی ئەمێنێت؟ لەوانەیە ئەو کتابە بکاتە چەرچوبەیەک و لە ماڵەوە هەڵی واسێ و لە بۆ برادەر و ڕەفیقەکانی هەموو ڕۆژە دەری بکات و لەوانەیە تێک بچێت خۆی بە زلتر بزانێت لە برایانی کەی، لە مامۆستایانی کەی. لەوانەیە نەوعێک لە ژیاننامەی قوتابخانە لە ژیانی خۆیان بگۆڕێت. زۆر لەوانەمان دیوە. وەکو لە پەروەردە پێگوترێت فقدان و تەوازن، هەڵس تێکەچێت لە کارەکەیە. حەزەکەم لەم وێنەیەوە کە خوای گەورە میسال بە نووری خۆیەدا بە گڵۆبێکی بچووک حەزەکەم بچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. چۆن توانی استقراری خۆی نەگۆڕێت، تێک نەدات، تەوازونی تێک نەچێت، بەشەریەتەکەی تێک نەچێت، توانا و وزەی تێک نەچێت. لە قورئانە پێوەر ئینا سەنوڵقی عەلەیکە قەولا ثەقیلا لەسەری دائەبەزێ و ئایەت بەسەر دوای ئایەت نمونەی تەحەمولی. چۆن توانی
ئاەتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم وەربگرێ، چۆن تێک نەچێت، چۆن توانی ئاەتی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین تحملی بکات. لە لای هەندێک ئەهلی تەفسیر و ڕاوەی قورئان ئەفەرموون تەنانەت وەرگرتنی قورئان لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و تێکنەچوونی ئیعجازێکی ئینسانیە و ئیعجازێکی گەورەیە کە خەڵقی کە لەوانەیە نەتوانن تحملی ئەو کارە نەکرێت و نەتوانن تحملی ئەو کارە بکەن کە یێتە سەریان و تێکیش نەچن. بعضێک لە عەرەبەکان تێکە چوون کە پێغەمبەریانەدا پێغەمبەریانەدی پیانی ئەگوت حەون عەلەیک، یعنی لەسەر خۆ بە ئینەما ئەنە ابن امرأة كانت تأكل القديد، من کوڕی ئافرەتێکم گۆشتی یعنی وەکو چۆن شلەی گۆشتی شلەی لەگەڵ نانە گۆشتی ئەخوارد یا گۆشتی برژاو، یعنی من بەشەرم وەکو تۆ. و هەروەها بەعزێ جار پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەندێک قسەی مەدحی ئەکرد لەسەر هەندێک سەحابەکان، ئەو سەحابانە بە طەبیعەتی خۆیان نائەمان و ناڵێم تێکە چوون، بەڵام تەوازونیان تێکە چوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئەم ئاەتە گەورەیە کە هاتە سەری توانی، وطبعا ئەو ئاەتە لە دوای هاتنی لە کاتی زەمانی خۆیە هەموو ڕۆژێک بەیانی و ئێوارە ئەخۆنرا و لە دوای کۆچی ماڵ ئاوایشی تا ڕۆژی قیامەت هەر ئەخۆنرێت. وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەوانەی کەوا لە ڕاوەی قورئانە باس ئەکەن هەندێک ئەفەرموون کەوا ئەم سوورەتە دووهەم سوورەتە لە دوای اقرأ باسم ربك الذي خلق. و ئەگەر تەماشای ئەو دوو سوورەتە بکەین و جێی داخیشە کە ئەوانەی لە پەروەردە ئیشەکەن، پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکەن بە ئیشەکەن، پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکەن بە سەرقافڵە، ناکەن بە لوتکە، لە هەموو بابەتێکی خوێندن، لە هەموو بابەتێکی پەروەردە، تەنانەت لە نەهێشتنی نەخۆنەواری. یەکەم کەس لە تاریخی لە مێژووی پەروەردەدا پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم هەوڵی نەهێشتنی نەخۆنەواری کرد و گەورەترین کاری ئەنجامدا لە دوای بەدر کە ئەو کەسانەی کەوا خۆنەواریان هەبوو هەر یەکێکیان دە کەس فێری خۆنەواری بکەن، ئەوە نرخی ئازادبوونەوەکەیانە، فیدیەکەیانە. بەڵام جێی داخە کەوا ئەو کارە گەورەیە، ئەو کارە پیرۆزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکرێتە نمونە بۆ نەهێشتنی نەخۆنەواری. لەوانەیە بڕۆین قەشەیەک یا پەروەردەییەک بکەین بە سەرمەشق و بیکەین بە نمونە بۆ ئەوەی کەوا دای بنێن بە یەکەم کەس کە نەهێشتنی نەخۆنەواری کردووە. نەهێشتنی نەخۆنەواری لە مێژووی بەشەریەتدا لە ئیسلامەوەیە و حەزرەتی عومەر ڕەزای خوای لەسەر بێ لەسەر کۆڵانەکانە چاودێری دائەنا کە هەر کەسێک لێوە ڕەتە بوو قەڵەم و کاغذێکی ئەدایە ئەی گوشتێک بنووسە، ئەگەر نەیتوانیا بنووسێ نەیتوانێ بخۆنێ ئەی نارد بوو ئەوەی کەوا فێری خوێندن بێ. و جێی شانازیە بۆ هەموو موسڵمانێک کە یەکەم ئاەت کە دابەزیوە لە قورئانی پیرۆزدا ئاەتی
خوێندنە. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. وأجر سورة القلم دوهم سورة بيه يان دهم سورة بيه هيك كشمان نية أوي كوا لجمهوري زانا كان لين دوهما هنديك على نسيهما شوارما بلام هرچيك بيه جباركي مهم أم سورة بيجيري سورة يكمكات سورتي داب يكم داب سورتي يكم سورة لدابزينا سورتي بخونبو اقرأ سورتي بشجير كردني خوندن نون والقلم وما يسطرون بو وفير كردنيش خوندنيش نوسينيش بقلمو وبسطرة بديرة أو ديراني كوا نسريت ولدواي أوا في غمر صلى الله عليه وسلم أو آية قرصاء أو آية قوريا كهات سري چونك في غمر خوي روشتي جوان بو لبيش لهمو جيانيا ولد يورانايت لكتاب قصة الحضارات كباسي في غمرك صلى الله عليه وسلم أفرميه ثابت أويا نك ثابت نية ثابت أويا بسنت أويا كبيغمر صلى الله عليه وسلم هيج ناشرينية كليا دردكوتبو لكاتي بيش بيغمبرايتي وثابتشا كوا بيغمر صلى الله عليه وسلم تاكو بيغمبرايتي ولا دواي بيغمبرايتيشي كباوبولا كومالغاي عربي دا عرق واردن يك قطران مشروب نشوتا دميو ونزيكي مشروب واردن نبوه اما ولد ورانايت اغلت ولد ورانايت كجورترين نوسري ميجونوسي امريكيه كبمشي ويا مدحي في غنبرك صلى الله عليه وسلم وتندها جور مدحي كشي دكات كوابو اقرأ باسم ربك الذي خلق زور لقل نون والقلم وما يسطرون يكتري قريتوا وأخلاقي في غمر أو أخلاق جواني في غمر أو أبو ماي أو كوا خوشي أفرمي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق وفي غمر صلى الله عليه وسلم لدعايا لقل أوي كوا خوي قورا في فرمي و فسندي كاتو توماريا كان قرآني في روزا وإنك لعلى خلق عظيم في غمر صلى الله عليه وسلم بس هذا قريبوها بارقاي خوي قورا وأفرمي اللهم حسن خلقي كما حسنت خلقي حسن خلقي وكو شيوو جوانيو لشتاغيد داومتي روشتكشم بهمان شيوا جوان بكا لبرعوا في غمر صلى الله عليه وسلم كتماشا كين لا ميجو جوان كيدا تماشا كين أخلاق وروشت قورترين بابتا لبابتا كاني وأخلاق وروشتش قورترين هوكارا بو دروس كردني كومالغا وبو دروس كردني دولت وهروكو ولديورانايتو توين بي لا يجيك لا هوكاركاني روخانني شارستانيت همو شارستانيتي عالم اويا كوا روخانني روشتا وشاعري قورا خوالي خوش بيت كشعركاني ليادي دايقبوني في غمرة لحمو كورو كورك دا دوبارا بيتو ولد الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وثناء أحمد شوقي لما بتدع فرمي وإنما الأمم الأخلاق ما بقيت فإن هم ذهبت أخلاقهم ذهبوا ولحمو كومالغايك دا ولحمو بابتك جيان دا حر كومالغايك
هەر خێزانێک هەر شوێنێک ئەگەر ڕەوشتی بڕوخێت و بێڕەوشت بێت و دوور بکەوێتەوە لە هەموو یاساکانی کۆمەلگا تەماشاکەین ئەو کۆمەلگایە بەرەو ڕووخاندنە و ئێستا ئەگەر ئێمە ئاوەڕێک بدەین لە نووسەرانی ئەوروپا لە نووسەرانی ئەمریکا لە نووسەرانی هەموو جیهان بە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات تەماشاکەین هەموو زەنگی خەتەریان دەست پێ لێداوە کەوا ئاگاتان لەم شارستانیەتە بێت چونکە بەرەو هەڵوەڕین و ڕووخاندنە چونکە بەرەو بێئەخلاقی و بەرەو بێڕەوشتی و بەرەو ڕووخاندنی یعنی شارستانیەتی کە ئەڕوخێت بە ڕووخاندنی ئەخلاق و ئەو شۆرانەیە حقیقت ئاەتی وإنك لعلى خلق عظيم زۆر هەڵەگرێت و حەزیش ناکەم لە کاتی برای خۆشەویست و برای عزیز وەربگرم حەزەکەم بچمە سەر ئاەتی دووهەم کە ئاەتی ڕەحمەتە ئاەتی میهرەبانە و حەزەکەم ئاوا وەکو بەرقیە وەکو بروسک لەو ئاەتەدا هەندێک بابەت بخەمە بەردەم جەنابتان کە خۆی گەورە تیادا ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وما أرسلناك إلا رحمة للعالمين وشي رحمة لقرآن في روزة حفتة ونوجر هاتوا وشي رحمة لقرآن في روزة حفتة ونوجر هاتوا وأجر وشكان بقشتيش وربقرين لا بيتي حاميم تماشاكين سيويك كلمي مفردات لسر رحم لقرآن بكر هاتوا لا سياسته تشل جيقادا وقوركيان برستر جماليان وشيء الرحيمة كانوتو بين جار القرآن ده هاتوا وشيء الرحمانة بنجاو حوجر هاتوا وشيء رحمية كحفتاو نوجر هاتوا وشا هاتن القرآن أجر تماشاي بكريت لبابتي إعجازي وشا حمو شيك تماشا بكريت لشوني خويا معناه كي تايبت مندي خويا يعني هيك وشيك لقرآن بوشيكي كان قرد أما أهلي بلاغة واضن والزور كس محاولات وشا بقورد لشوني خويا بلام بيتار بيه جاريكي كا همان وشا بينتوا شوني خوي تماشاي حفتا ونو وشا كم كرد تماشام كرد إمكانيات هي كوا دابشي كين بسر چن كوماليكا لا شش حوت كومل دابش بكري بلام من لتوار بابتا كوم كردوا يكميان الذات العلية بابت بخواي قورا وشي رحمة لقل ذاتي خوا لقل پروردگارا خواي قورا چون بكاري هناوا نمونتان بو أخيرم خواي قورا لسورة الأنعام لتوار جيقادا باسي رحمتكات بەڵامی یەک لە یەک گرنگترە بۆ مسلمان یەک لە یەک دڵخۆشترە بۆ تاوانبار یەک لە یەک پەسەندترە بۆ ئەوەی کەوا دڵت خۆش بێ بۆ ئەو خوایەی کەوا ئەیپەرستیت دڵت لەگەڵیەتی ژیانت لەگەڵیەتی و بیر و بۆچوونت لەگەڵ قرآنكيتي خواي قورا لو توار جيقادا باسي رحمة أكات وأي بستي بخوي بذاتي عليا بمشي ويا أفرمي لآيتي دوانزا هر توار آياتك لسورتي الأنعام ده هالبجاردوا
كتب على نفسه الرحمة شخوايك أما شپروردگایك كرحمتي نسيوة وأفرمي رحمتي سبقت غضبي. هر کەسێک تاوانی ئەکات، هەر کەسێک گوناهێکەکە، هەر کەسێک پەشیمانە بێتەوە، خوای گەورە لێی دەبورێت و ئەیخاتە ژێر ئاڵا و مەرحەمەتی خۆی. كتب ربكم على نفسه الرحمة آيتي 54 وربك الغني ذو الرحمة آيتي 133 فقل ربكم ذو رحمة واسعة آيتي 140 هر چوار آياتك لسورة الأنعام دايا سي آيات بهر بجاردوها لو حفتاونويا بو ليبردن بو اويكوا هەموو مرۆڤێک ئەگەر تاوانێک بکە، ئەگەر هەڵەیەک بکات، ئەگەر پەشیمانیەتی خۆی پێنیشان بدات بە خوای گەورە ئاوا مامەڵەی لەگەڵ داکات. إن رحمة الله قريب من المحسنين الأعراف 56 قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا زمر 55 آياتي سهم ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها فاطر آياتي 2 كان آياتك ربط كراوة بوشي رحمة بس هاتوت وسر قرآن وكو رحمة قرآن وكو مهرباني قرآن وكو باكي ضل قرآن وكو جيان لقل مروفدا خوي قورا لكوتاي سورة يوسف أفرمي ولكن تصديق الذي بين يديه وتفصيل كل شيء وهدى ورحمة لقوم يؤمنون لإسراء دا آياتي هشتاودو أفرمي وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين لسورة النمل آياتي هشتاونو ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء وهدى وبشرى للمؤمنين وهدى طلع النمل هشتاو هشت محمد صلى الله عليه وسلم لا مجموعي سيهمدا شو الآيات من هالبشردوا تيادا أفرميه وما أرسلناك إلا رحمة للعالمين الأنبياء سطحوت آيتي دهم فبما رحمة من الله لنت لهم العمران سطو بنجاونو إلا رحمة من ربك إن فضله كان عليك كبيرا الإسراء هشتاوسي أهم أهم يقسمون رحمة ربك بلى أهم موسى خبير قراءة الله وقراءة جي الزخرف آياتي سيدو و بينجم كومل آياتي رحمة باسي بيغمرانك إسلام لقل دينكاني كي عمية إسلام رزبو همو بيغمرك دانية إسلام مسلمان إيماني تواو نابي أقر برواي بهمو بيغمراني بيشوتر نبيت وكو توراة وإنجيل نية سطحا قالتا بازاريو لقل قصي ناشرين ما بيغمراني بيشو قرآن آواباسي بيغمرانكات فأنجيناه ومن معه رحمة منا الأعراف حفتودوه ومن قبله كتاب موسى تصورك بتوراة فرمي إماما ورحمة لدو آية هود حفا آية الأحقاف دوانظا ذكر رحمة ربك عبده زكريا مريم آية دو ولنجعله آية حضرت عيسى للناس ورحمة منا وكان أمرا مقضيا آيتي بستويك سورة مريم أجر بين تماشاي رحمة بكين لجيان نامي بيغمر دا
هەموومان گوێمان لە دەها حەدیث بووە کە باسی ڕەحمەت ئەکەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ئەوەی پێویستمانە لەم جۆرە دانیشتنانە پێغەمبەر ڕەحمەتە بۆ ئینسان، بۆ هەموو ئینسانێک لە کاتی خۆی وەلە ئیمڕۆ. لە کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پشتگیری لە مرۆڤایەتی ئەکرد، مرۆڤایەتی ئەو کاتە نەتوانی ئیستیعابی بکەن. بەس ئێستا لە دوای 1430 ساڵ ئێستا هەوڵی مافی مرۆڤ و مافی ئافرەت و مافی خێزان و مافی یەکسانی لە دادوەری و لە بابەتەکانی کە ڕەحمەت لە ژیاننامەی پێغەمبەر زۆر پێشکەوتووترە لە مرۆڤایەتی و ئەمەش بابەتێکە لە ئیعجازی قورئانی و لە ئیعجازی مەبادیع کەوا مرۆڤ هەرچەندێک هەوڵ بات بگاتە لووتکە هێشتا ناگاتە لووتکەی ئیسلام، ناگاتە لووتکەی ڕەحمەت لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و ئەگەر بین تەماشای ڕەحمەتی پێغەمبەر بکەین، ڕەحمەتەکەی دابش کراوە بەسەر هەموو بابەتێکی ژیان، لەسەر خێزان، لەسەر باوک، بۆ باوک، بۆ دایک، بۆ مناڵ، بۆ پیاوان، بۆ ژنان، بۆ کۆمەلگا، بۆ دەوڵەت، بۆ هەموو جەمعێکی ئیمانی. هیوادارم لەم چەند دەقیقەیەدا خزمەتێکی پێغەمبەرمان کردووە، توانیومانەکەوە بدین بە ڕەقەمێک وەلەو لە سفر تۆزە زیاتر بێ لەوانەی کەوا لە خزمەتی پێغەمبەرا بوون و ژیانی پێغەمبەریان خستوۆتە ڕووی کۆمەڵ. لە کۆتاییە باسی یەکێک لە دوشمنەکانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم کە لێ پرسن بۆچی کتێبێکت تۆمار کردووە لەسەر ژیانی پێغەمبەر و بۆچی بە ناوی گەورە پیاوانی جیهان ئەو کتێبەت تۆمار کردووە. لە وەڵامدا ئەڵێ هەر کەسێک ئەیەوێ جێگایەک بۆ خۆی دروست بکات، بدۆزێت لە ڕەفەی بەشەریەتە مرۆڤایەتیدا، با شتێک بنووسێت لە ژیاننامەی محەممەد صلی الله عليه وسلم. ئێمەش بە هیوای ئەو دوشمنە خزمەکاری پێغەمبەرەکەین، خزمەکاری قورئانەکەیەکەین، خزمەکاری ئاینەکەیەکەین و هیوادارین خوای گەورە لە خۆشەویستانی پێغەمبەر تۆمارمان بکات و بمان نووسێت و هیوادارم لە خزمەتی ئێوە و قورئان و پێغەمبەردا بووین و والسلام علیکم ورحمة الله وبركاته. سپاسی بەڕێز دەکەین میوانانی بەڕێز پێشەوەی کاتی وتەکانی مامۆستا فاروق دەست پێ بکە فەرمون لەو شتە متەواضعی کەوەمان داوانن لە خزمەتین ئیستراحەتێکین دەدەخەین ئینشەڵات دەست پێکەینەوە بە بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحيم. میوانە بەڕێزەکان ئێستاش لەگەڵ حاضری دووەمە لەلایەن بەڕێز مامۆستا فاروق بەناونیشانی ئیعجازی نوێی زانستی لە فەرمودەیەکی پێغەمبەری ناسارمان پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم بافەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم صاحب جوامع الكلم وعلى آله وصحبه ومن اتبع هداه إلى يوم الدين. خۆشەویستان بەڕێزان، پێخۆشحاڵم لەمی ئەوارە کۆڕەدا لە خزمەت ئێوەی بەڕێز بڕۆینە خزمەتی ئەعجازێکی نوێی زانستی لە فەرمودەیەکی پێغەمبەری ئازیزدا صلی الله عليه وسلم. بەڵام پێشەوەی بڕۆمە ناو بابەتەکەوە پێم خۆشە پێشێکیەک عەرزی بەڕێزتان بکەم سەبارەت بە ناوەندەکە و پێویستی ئیعجازی زانستی لەم ڕۆژگارەیە بە تایبەت بۆ چینی لاوان و بوارە زانستیەکان. ئازیزانم خۆشەویستانم، ئێمە لە سەردەمێکە ئاژین کە
مادیەت بە پلەیەک سنووری خۆی بەزاندووە کە دەمدرێژی ئەکاتە سەر پیرۆزیەکانمان، دەمدرێژێتە ئەکاتە سەر بەها ڕۆحی و بەها ئاینیەکانمان، تەنانەت بۆ سەر پایەکانی ئیمان کە خوا نەخواسە ئەگەر هەرێک لە ئێمە کە لێنێک لەو پایانەی ئیمانمانە دروست ببێت زەرمەندی ئەو دنیا ئەبین بەڵکو و بەدبەختی هەتا هەتایی ئەبین. خوای گەورە جەلە جەلالوه لە ڕوانگەی ڕەحمەت و کەرەمی فراوانی خۆیەوە قورئان وەکو ئاخر کتێب ناردوێتی بۆ گرۆی ئادەمیزاد و پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم وەکو ڕەحمەتەن للعالەمین ئەو پێغەمبەرە سەرۆرە ئازیزەی خۆی ناردووە بۆ ڕێنمایی ئێمە لەم سەردەمەیە کە هەموو قەڵا تەقلیدیەکان هەمویان ڕووخان باوەڕ و متمانە و ڕێز بۆ گەورە مەردان نەماوەتەوە لە کاتێکە باپیرانی ئێمە مامۆستایەک لە مزگەوتە هەر ڕێنماییەکی بفەرمایە یەکسەر ئەو خەڵکە وەکو لە قورئان وەریگرت بێت ئاوا ئەیڕوانیە فەرمودەی ئەو مامۆستا بەڕێزە. بەڵام وەکو عەرزم کردن مادیەت لەم ڕۆژگارەدا کارێکی کردووە تەنانەت تۆ کە ئایەتی قورئانیشی بۆ بخوێنیتەوە یاخود فەرمودەیەکی صحیحی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆشی بکەیتەوە یەکەم شت بۆ ڕەخنە بۆ وروژاندنی گومان بۆ ئاراستەکردنی وەسوەسەکان ئەکرێت. چارەسەری ئەم کێشەیە هەر لە قورئان خۆیدا. قورئان خۆی ئەعجازەکەی خۆی کافیە سەر و زیادە بۆ پاراستنی خۆی پارێزگاری لێکردنی، چونکە وەکو بیریاری گەورەی مسلمان فەیلسوفی ئیسلام دکتۆر محەممەد ئیقباڵە فەرمێت لە هەموو سەردەمەکانی مێژووی ئیسلامە قەت ڕێک نەکەوتووە مسلمانان بەرگری لە قورئان بکەن، بەڵکو بە پێچەوانەوە قورئان بەرگری لە مسلمان، ئەنی قورئان خۆی پارێزراوە بە پاراستنی خوای گەورە وەکو خۆی ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. دیارە سنەتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم وەکو تەواوکەرێکی قورئان وەکو ڕاوەکەرێکی قورئان چونکە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر جۆرێکن لە جۆرەکانی وحی بە بەڵگەی ئاەتی پیرۆزی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەم ناوەندەش کاتێکە دامەزرا زیاتر بۆ نیازە بوو کە ڕووی ئەعجازی قورئان بۆ خەڵکی ئەم سەردەمە کە لە ڕووی باوەڕەوە لاوازی ڕووی تێکردوون بە تایبەتی بۆ چینی لاوان ئەم ناوەندە ئاراستی ئەوان کرا. بۆیە گۆڤاری هەیف بە پێی توانە هەرچەند هەوڵمان ناوە وەرزی بێت سێ مانگ جارێک دەربچێت، بەڵام هەندێک جار لە توانای ئێمە نەما بوو یاخود دەرامەتی مادیمان ئەوە نەبوو کە بتوانین سێ مانگ جارێ دەریکەین، هەندێک جار کەوتوتە 6 مانگ. ئەتوانم لەم منبەرەوە داوای لێبوردنێکیش لە ئێوەی بەڕێزی خوێنەران بکەم کە کۆمەڵی هۆکار هەبووە کە جەلەکەمان دوا بکەوێت، بەڵام ئەمێدەوارم زۆر لە ئێوەی بەڕێز لەخوا بەزیابێ خاوەن قەڵەمن ئەوە پسپۆڕی بابەتە زانستیەکانتان هەیە ئەتوانن بە قەڵەمی ڕەنگینتان بابەتی ئیعجازی جوان ئاراستەی ئێمە بکەن، ئێمەش لە ڕێی گۆڤارەکەەوە یا هەر کەسێک ئامادە بێ کۆڕێک پێشکەش بکات لە کۆڕێکی ئاوایە سنگی ناوەند فراوان و کراوەیە بۆ هەر بەڕێزێک لەم ڕوانەوە خزمەتێک بە قورئان و سنەتی پێغەمبەر بکە عەلەیهی السەڵات وەسەلام. بابەتەکەی ئەمڕۆمان بەڕێزان فەرمودەیەکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیمامی موسلیم ڕوایەتی کردووە لە هەردوو سەرۆرمان ئەبوو هورەیرە و حوزەیفەوە خوایان لە ڕازی بێت. لێرەدا ئەم فەرمودەیە مامۆستایەکی بەڕێز ناوی دکتۆر عەبدولدایم ئەلکەحیل پێگەیەکی تایبەتی هەیە لە ئینتەرنێت، خوا پاداشتی خێری باتەوە، هەموو هەفتەیەک بابەتی تازە لە ڕووی ئەعجازی زانستی لە قورئان و سونەتە لەسەر پێگەکەی خۆی بڵاوەکاتەوە، چ ئایا وەکو وتار بێت، وەکو پاوەرپۆینت بێت، وەکو بابەتێکی تر بێت کە ناوی ناوە ڤیدیۆ لإعجاز العلمی یاخود بابەتێکی تری هەیە سوورەوە ئایا بە هەموو شێوەیەک هەوڵ لەدا ڕووەکانی ئەعجازی قورئان و سونەت بخاتە ڕوو. ئێمەش کوردستانی ئێمەش وەکو دووری لە مەڵبەندە زانستیەکان وەکو هەموو شتێکی ترمان کە خۆمان سەرچاوەنین بەڵکو لە سەرچاوەکانەوەش دۆرەگرین پەنامان بەو زانایە بە پێگەکەی ئەو زانایە برد بۆ بابەتێکی ئەعجازی نوێ کە برای بەڕێزمان کە خالیدی ئەندازیار کە قورئانەکەی بخوێندینەوە ئەو زیاتر
پێی خۆش بۆ ئەم بابەتە تەقدیم بکەین دوایەوە کە منیش لێکۆڵینەوەم لەسەر کرد بە شتێکی نوێم زانی هیوادارم جەنابتان بەلاتانەوە خۆش بێت. ناونیشانی باسەکە دیاردەی هەورە بروسکە شایەتی دەدات لەسەر ڕاستگۆیی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. ئەم ئەندازیارە ناوی دکتۆر عەبدولدائیم الکەحیل ئەو نووسیوێتی ئەویش ئادرسی پێگەکەیەتی www.kahil7.com لەوێ بڵاو کراوەتەوە هەر کەسێک بێوێ زیاتر ئەتوانێت لەوێ جگە لەم بابەتە گەلێ بابەتی تری ئاجازی بخوێنێتەوە کە خی گەورە یارمەتی ئەمەیدا هەر لەسەر پێگەکەی خۆی بە هەمان شێوە وەرمانگەڕا بۆ زمانی کوردی. بۆی نووسەرەکە زیاتر بۆ خوشکبرایانی کە تا ئێستا ناوی و بەڕێزیان نەزانیوە پێشەکیەک معلوماتێک لەبارەی و بەڕێزەوە ئەندازیار ناوی عەبدولدائیم الکەحیلە توێژەرە بانخوازە دۆزەرەوەی المەنظومە السوباعیە لە قورئانی پیرۆزە. سورەتی فاتحە کە سەبع المەثانیە کردوێتی بە بناغەیەک و لەو سەرچاو و لەو نەمایەوە لێکۆڵینەوەیکی وردی لە قورئانی پیرۆزا کردووە کە ژمارە حەوت گەلێ ئەسرار و نهێنی قورئانی پیرۆزی بۆشی کردوێتەوە و تەنانەت کردوێتی بە کتێبێکی ژوو کتێبەکەش جایزەی لەسەر وەرگرتووە. پاشان زیاد لە 20 کتێب هەروەها 30 نامیلکەی لە بابەتی ئەجازی قورئان و سونە نووسیوە. لە ساڵی 1966 لە شاری حمسی سووریا لەدایک بووە هەموو قورئانی پیرۆزی لەبەرە و شێوازێکی ناوازەشی داهێناوە بۆ ئەوانەی کە بیانەوە قورئانی پیرۆز لەبەر بکەن. اینجا لە ڕێ ئەم باسەیەوە کە ئێستێمە بە وەرگێڕایی بە کوردی پێشکەشی بەڕێستان یەکەین ئەجازێکی نوێ لە سنەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم پێشتا ئەخات و بابچینە خزمەتی. بەڵێ ناوی عەبدولدائیم کەحیل سایتەکە گەڕمەوە بۆ کەسێک کە بێوێ بینووسێت www.kahil7.com KAHEL7.com ئەو فەرمودەی کە ئەچینە خزمەتی ئەوەیە کە پێغەمبەری سەرور صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی بەڕێزیە پیرۆزیە أفرمت ألم تروا إلى البرق كيف يمر ويرجع في طرفة عين. حديثكش صحيحة إمام مسلم روايتي كردوه واتا آية هورا بروسكتان نبينيوه كچون لماوي چاوترو كاندنيك دا درواتو دا قررتوه لراسي دا برزان بسرهاتي أم فرمودية بيغمر صلى الله عليه وسلم لكوري هاولا كانيا باز لوكا كلا قيامتها خلقك پنابو حزتي آدم بن ئەڵەن تۆ باوکی هەمومانی فریامان کەوە بەڵکو تۆ دریای باشمان بۆ بکەیتەوە ئەڵێ من خۆم لە بەهەشت دەرکراوم چۆن بتوانم دەرگاتان بۆ بکەنەوە بچم بۆ لای ئیبراهیمی کوڕم ئەچم بۆ لای حەزەتی ئیبراهیم ئەویش ئەیانێرێ بۆ لای حەزەتی موسا ئەویش بۆ لای حەزەتی عیسا ئەویش ئەیانێرێ بۆ لای فەخری عالم حەزەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەویش وەکو معلومی جەنابتانە و حەدیثێکی دوورودرێژەیە لە بوخاریە حەدیث الشەفاعی پێڵەن سوژدە ئەبا لە بەردەم عەرشا و خۆی گەورە ئیزنیا شەفاعەت بکات و بەو شێوەیە کە معلومی جەنابتانە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم ڕیوایەتە ئیمامی موسلمە باز لە پەڕینەوەی موسڵمانان ئەکا لە پردی سیرات ئەفەرمێ يمر أولكم كالبرق یەکەمتان کەلبەرق بە شێوەی هەورە بروسکە بەسەر پردی سیراتە تێئەپەڕێت. ئیتر هەموو جۆرەکانی پەڕینەوە بەپێی پلەی ئیمان و عەمەلی ساڵحی ئەو موسڵمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەکات هەندێکیان وەکو با خێرایی با هەندێکیان خێراکەی کەمتر هەدا هەتا ئەگاتەوەی هەندێکیان بە سکەخشی ئەپەڕێتەوە هەتا هەندێکیان خەریکە بکەوێتە ناو ئاگر بەڵام قولاپێکەی ئیگرێتەوە هەندێکی ژیان وەکو ئیمامی ئەبوو هورەیرە لە حەدیسەکەی گەڕێتەوە پەنا بەخوا کەوێتە خوارەوە. لێرە ئەم بەشەی حەدیسەکە وەرئەگرین کە ئەفەرمێ يمر أولكم كالبرق وەکو دوایی بۆمان ڕوو نەبێتەوە حەزەتی ئەو بە هورەیرە پرسیارەکە چۆن کەلبەرق چۆن وەکو هەورە بروسکە ئەپەڕێتەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم وەڵامەکەی بەم شێوەیە بێ ئەفەرمێت ألم تروا إلى البرق كيف يمر ويرجع في طرفة عين چۆن هەورە بروسکە لە چاوتڕووکانێکە دێت و ئەگەڕێتەوە ئێوەش ئابوو شێوەیە. لە ڕاستیە ئەم بەشەی فەرمودەکە گەلێ ئەعجازی تایە لە سێ خاڵە ئەتوانین ئێمە دەستنیشانی بکەین. پوختەی ئەم باسەکە عەرزی بەڕێستان یەکەم بەم شێوەیە لەم باسەدا دەبینین کە پێغەمبەری مەزن صلی الله عليه وسلم بە وردیەکی گەلێ سەرسوڕهێنەر لە قۆناغەکانی هەورە بروسکە دواوە. پێم خۆشە پێشەوەی زیاتر بڕۆمە باسەکە کۆمەڵێ مامۆستا و خوێندکاری بەڕێزمان هەیە لە بواری فیزیایە حەزەکەم ئەوە
ئەرزی ئێوەش و ئەوانیش بکەم ئەمەی کە باسیەکەن شتێکی زۆر نوێیە بەڵێ بعد معلوماتی مەکتەبمان هەیە لە ڕوودانی هەورە بروسکە بەڵام ئەمە شتێکی زۆر نوێیە ئەوکو زیاتر بۆمان دەرەکەوە ئەگەر بە ڕێزێکیان معلوماتی زیاتری هەبوو دوای ئەتوانێت تەشریف بێنێت ئضافەیە بکاتە سەر ئەم ئیعجازە تازەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قۆناغەکانی هەورە بروسکە دواوە تەنانەت کاتی ڕوودانەکەشی دیاری کردووە لەوانەیە بەلامانەوە سیر بێت گەر بزانین ماوەی پێویست بۆ ڕوودانی بروسکەیەکی هەور هەمان کاتە کە بۆ چاوتروکاندنێک پێویست دەبێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە دەقیقی فەرمووی طرفة عین چاوتروکاندن چەندی پێویستە هەورە بروسکەش ئەوەندەی پێویستە چونکە ئەو کاتێک کە بۆ ڕوودانی هەموو بروسکەیەکی هەور پێویستە بێت بریتە لە چەند بەشێک لە 1000 بەشی چرکەیەک یعنی چەند بەشێک لە میلی چرکەیەک یعنی لە 1000 بەشی سانیەک چرکەیەک کە بە 1000 بەش چەند بەشێکی کەمی دایان بەشی ئەو 1000 بۆ هەورە بروسکەکە پێویستە وەکو دوایی لە کۆڵینەوەیان لەسەر کردو و زیاتر ڕوونیەکەینەوە هەمان ماوەشە بۆ چاوتروکانەکە پێویستە و ئەجازەکەش لێرەدایە. ئەمەش دەیسەلمێنێ کە پێغەمبەری نازدار درودی خوای لەسەر بێت چەند شتێکمان بۆ باز دەکات کە تەنها بە ئامێرە پێشکەوتوەکانی وێنەگرتن کە لە چرکەیەکدا 1000 وێنە دەگرێت توانیمانە بیبینین. ئەم ئامێرانە زۆر زۆر تازەن هی کۆتایی سەدەی 20 و سەرەتای سەدەی 21 من بەڵام پێغەمبەری سەرور صلی الله علیه و سلم 14 سەدە پێشەستە زۆر بەوردی و بە دەقیقی دەستنیشانی کردووە. لێرەدا حەقی هەموو خاوەن هۆشێکە ئەم پرسیارە ئارەستە بکات بڵێت باشە ئەگەر حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم ڕەوانەکراوی خوای گەورە نەبوایە ئەم زانیاری وردانی لەکوێ بوو لە کاتێکا دۆزینەوەی یا لێ کۆڵینەوە توێژینەوەی زانستی پتر لە 200 ساڵ واتە 2 سەدەی خایاندووە دیارە 2 سەدەت نزیکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم 14 سەدە پێشەستە ئەمەی فەرمووە لە کاتێکە بە ئامێرە زانستیەکانمان بە توێژینەوە زانستیەکانمان ماوەی 2 سەدەیە وەکو گاگۆڵکی هەنگاو بە هەنگاو هاتوین و لەم ساڵانی دوایی توانیمانە بەهۆی کامێرە نوێیەکان و مانگە دەستکردەکانەوە پێی بگەین. لە ڕاستیدا هەر لە دێر زەمانە هەورە بروسکە دیاردەیەکی سەرسوڕهێن بۆ سەرنجی خەڵکی ڕاکێشاوە لەلایەکەوە دیمەنێکی جوانی هەیە لەلایەکەوە ترسێنەرە یعنی خوا لە قورآنە خەوفەن وەطەمەع باسی هەورە بروسکەیەکات وەکو دوایی باسیەکەین لە هەمان کاتا ئینسان سەرسامەکات خەڵکانێکی زۆر لە دێر زەمان و هەولاناوە لێکۆڵینەوەی جیاجیان هەبێ بۆ هەورە بروسکە هەتا وەکو زانستی نوێت توانوێتی لێکۆڵینەوەی زانستی یاخود ڕاوی زانستی بۆ بکات و کاتێک گەڕاوینەوە بۆ فەرمودەکان ئیعجازی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم تیادا بینیوە. با بزانین پێش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفسانەکان چۆنیان باس کردووە کە سەرچاوەی بیر و هزر و مێشک پڕکردنی خەڵک بوون لەو ڕۆژگارەیە. خەڵکانی زوو کاتێ دەیان ڕوانیە هەورە بروسکە پێیان وا بووە ڕووداوێکی پیرۆزە بە پێی ڕوانینی بتپەرستی ڕۆژگاری خۆیان و پەیوەستە بەو بتانەوە کە گوایە سزای سەرپێچی کاریانیان دەدەن. ڕوانینیان وە بۆ وەکو ئەفسانە کۆنەکان بۆمان دەگێڕنەوە. خەڵکی سەدەی حوتەمی زاینی واتە ئەو سەردەمەی کە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم تایدا ژیاوە و بانگەوازەکەی ڕاگەیاندووە لەو باوەڕەدا بوون کە خوایەک نەعوذ بالله وەتە بتێک بۆ هەورە بروسکەیە بە ناوی زیوس یا زیۆس. طبعا ئەمە لە ڕاستیە پاژماوەی فەلسەفەی گریکی یاخود یۆنانیە چونکە تا سەدەکانی پێشوش فەلسەفەی یۆنانی یا گریکی بە سەرچاوەیەکی پێشکەوتووی بیر و هوزری بەشەردانراوە لەبەرەوە ئەگەر هەر قۆناغێکی مێژووی ڕابردووە مانەوێت ئاستی ڕۆشنبیری و فکری و زانستی خەڵکەکە بزانین بە چ پێوەرێکە لە سنگێنی بزانین تا چەنە لەو فەلسەفەیەوە نزیک بۆ یاخود چەندە دوور بووە بە پێ ئەو فەلسەفەیە کە نیشانەی ڕۆشنبیری ڕۆژگار بووە تا چەند سەدەیەکی پێشەستەش وایان زانیەوە هەورە بروسکە بتێک یان نەعوذ بالله خوانن ئیلاهێک خوایەکەیە ئەو هەورە بروسکەیە بەکارێنێ بۆ تۆڵەسەنەوە لەوانەی کە سەرپێچیان کردووە. دیارە زیرەکترین مرۆڤی گیان لەو ڕۆژەیەکە بۆ ئەو بتەی یاخود ئەو خوادەستکردنی نەعوذ بالله کە ناویان ناوە زیوس کە خوای هەورە بروسکەیە لە ئەفسانەکاندا تعالی الله عما یقولون علوا کبیرا بە شێوەی کەسێک لەسەر تەختێ دانیشتۆ و دارێکی بەدەستەوەیە بۆ سزادانی ئەوانەی کە سەرپێچیەکە یەکەن و هەورە بروسکەکە بە وەشاندنی ئەو دارەیە ئەو عەسایە ئەخاتە گەڕ. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەردەمێکە کە خەڵک وابیری کردوێتەوە ئەم فەرمودەی فەرمووە کە لەم سەردەمەی ئێمەیە ڕۆزانستیەکەیمان بۆ دەرکەوتووە. یەکەم لێکۆڵەر لەم دیاردەیە لە ڕووی زانستەوە لە سەدەی 18 مابوو واتە 11 سەدە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم جار زانایان دەستیان دایە لێکۆڵینەوە لەسەر دیاردەی هەورە بروسکە
لە ڕووی زانستەوە. زانە فرانکلین بنیامین فرانکلین ئەوەیە کە دامەزرێنەری ئەمریکایە کە هەمومان لەسەر گەڵای $100 ڕسمەکە ئەبینین. ئەمە وەکو سیاسەتمەدارێک ناوبانگی هەیە، وەکو مۆسیقارێک، وەکو هونەرمەندێک، وەکو شاعرێک، وەکو تابلۆ سازێک لە هەمان کاتا وەکو زانایەکی ئەو ڕۆژگارەش ناوبانگی دەرکردووە. حەزەکان وەشتان پێ بڵێمێکێ لە تایبەتمەندیەکانی فرانکلین ئەوەیە کاتێکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە هەوڵی سربەخۆییا بوون، لەوا بوون کە چۆن دەستور دابنێن، مەترسی ئەوەی دەربڕێەوە ئەویش و جۆرج واشنتۆنیش لەوەی کە جوولەکەکان بە زۆرێکی زۆربیان ناو ئەمریکا و ڕەوتی سیاسەتی ئەمریکا بگۆڕن بە پێی بەرژەوەندی خۆیان لە دژی گەلی ئەمریکی وەکو ئێستا لەو ڕۆژگاری خۆمان نایبینین کە ئەمەش بەڵگەی زیرەکی و پیاوەیە. ئەم زانە فرانکلین کە بنیامین فرانکلین خۆیان بنجیامین یەکەم کەس بوو کە لە ڕێی کۆلارەکە غەزیە بەناوبانگەکەی هەموو غڵەبان لە مەکتەبە خوێندومانە کە چۆن کۆلارەیەکی هەڵاوە لەم دیاردەیە گۆڵیوەتەوە. ئەوە بوو کۆلارەیەکی کاغەزی بەس بە تەلێکی کانزایە و بە بەرزی هەڵیدا بۆ ناو هەورەکان. ئەنجا لە ڕێی تەلەکەەوە کارەبا لە هەورەکانەوە گوازرایەوە بۆ زەوی. وار هەندەی تەلەکە بەرزەوی کەوت، پزیسکێکی گەورەی لێکەوتەوە، شۆرتێکی کارەبایی دروست کرد. ئەمەش بوو بە سەرەتایەک بۆ ئەو زانستی کە ئێستا لە فیزیایە خوێندکارەکانمان لاوەکانمانی خوێنن و هەر ئەمیش بوو زاراوەکانی بارگەی موجب و بارگەی سالب واتە ساردوگەرمی پێناسە کرد و لە ڕووی فیزیاییەوە بوو بە دەستپێشخەر لەم بوارەیە. ئەمە ژوێنەیەکی دەستکردە بە کاریکاتێر دروست کراوە بۆ فرانکلین کە کۆلارەکەی هەڵاوە و بەستوێتی بەتەلێکی کانزاییەوە و دوایی کە بەرزەوی کەوتووە شۆرتە کاربایەکەی دروست کردووە. بەروارەکەیژی 1952 بووە. طبعا ئەم زانایە لە ساڵی 1906 لەدایک بووە. 1990 واتە ساڵی دوای دروستبوونی استقلالی ئەمریکا کۆچی دوایی کردووە. کورتەی ئەوەی کە ئێستا ئێمە لە لاوەکانمان لە مەکتەبی خوێنن لەبارەی ڕوودانی هەورە بروسکەوە ئەوەیە کە هەورە بروسکە بە پوختی بریتێ لە بەیەگەشتنی بارگەی سالب و بارگەی موجب. بارگەی سالب لە هەورەکانەوە کە نیشانی ناقسی بۆ دەنراوە بە خێراییەکی زۆر یەتە خوارەوە بەر زەوی ئەکەوێت بەرزایی شوێنەکانی زەوی کە بارگەی موجب لە خۆوەگرێ و دیاردەی هەورە بروسکە ڕوەدا و ئەمەش معلوماتێکی تازەنی هەمومان خوێندومانەتەوە ئەیزانین. بەڵام ئەوەی کە تازەیە لەمەولا ئەرزی بەڕێستان یەکەم. هەتا کۆتایی سەدەی بیستەمیش زانیاریەکانمان لەبارەی هەورە بروسکەوە کەم بوون. هەر ئەو معلوماتانە بوون کە لە فرانکلینەوە تا زانەکانی دوای خۆی شتێکی کەمیان بەدەستیان نابوون. بەڵام لەو کاتەدا کە زانایان ئامێری وێنەگری دیجیتاڵیان داهێنا کامێرای ڕقمی کە لە چرکەیەکدا زیاتر لە 1000 لە چرکەیەکە زیاتر لە 1000 وێنە دەگرێت، ئالم کاتەدا زانایان توانیان هەندێک زانیاری لەبارەی نهێنیەکانی هەورە بروسکە بەدەست بێنن. بەڵام زانیاری وردەکان هەتا ئێستاش هەر نەزانراون وما ئوتیتم من العلم إلا قليلا. دیارە ئەو کامێرایانە کە لە چرکەیەکە زیاد لە 1000 ڕسمەگرێت توانراوە ئەو سرعەتە زۆرەی کە هەورە بروسکە هەیەی قۆناغەکانی وێنە بگرن، دوای لێکۆڵینەوەی لە مختبەرە سەر بکەن، کۆمەڵە زانستی تازە بەدەست بێنن. ئەنجا ئێمەش کە لەگەڵ فەرمودەکەی پێغەمبەری سەرۆرمانە عەلەیهی سەڵات وسەلام بەراوردەکەین زیاتر تەصدیق و ئیمانمان زیادە بێ بە پێغەمبەری سەرۆرمان صلی الله علیه وسلم. ئایا هەورە بروسکە لە کوێدا ڕوو دەدات؟ کەواتە یەکەم شت ئەڵێن هەورە بروسکە. بروسکەکە پێویستی بە هەورە بێت. هەتا هەور نەبێت هەورە بروسکەش دروست نابێت. هەورە بروسکە پێویستی بە چەند هەورێکی دیاریکراو هەیە کە ئەویش لە کاتی گێژەڵ و کە هەوراویەکانە پێکدێن کە بە عەرەبی پێوترێ العەواصف الرعدیە، ئەو زریانەکان کە گێژەڵوکەیەکی هەوراوین هەورەکان پێکهێنن کەواتە بنەمایی یا سەرەتای دروستبوونی بروسکەکان هەورەکانە ئەبێ هەورەکان ببن ئەنجا بروسکەکانیش دروستە بن. ئەمە وێنەیە کە لە بەرچاوی بەڕێستانە بە مانگە دەستکردەکان گیراوە. ئەگەر سەرنجی وێنەکە بن ئەو ڕووناکیانەی کە ئەبین نەوپەڵانە ئەمانە هی لە سەروی هەورەوە بە مانگە دەستکردەکان گیراوە، لە سەروی هەورەکانەوە گیراوە. ئەو پەڵە گەورانە پەڵەی شارەکانە کە گڵۆپەکان داگرسێت و لە سەروی هەورەکانەوە ڕووناکیەکان وا دەرەکەوێت. ئەم پریشکە هەوران بریسکانەی تریش بریسکەی هەورە بروسکەکانن، ڕووناکیەکان کە سەتەلایتەکان یا مانگە دەستکردەکان گرتویانن. ئەنجا ئەوانەیش پەڵە هەوری ترن لەم لاوە کە لەگەڵ پەڵە هەورەکانی ترە کاتێ بارگە سالبەکانیان نێتە خوارەوە بۆ سەر زەوی ئەیا لە بارگە موجبەکان ئەو هەورە بروسکانە دروست ئەکەن.
بەڵام پێم خۆشە کۆمەڵە زانیاری لێرەیە عەرزی بەڕێستان بکەم کە زانایان ڕستیان کردو توانیانە بگەنە نەتیجە لەمەیە ئەڵێن هەموو چرکەیەک لەسەر ئاسمانی گۆی زەوی 100 جار هەور چەخماخایەت 100 جار هەورە بروسکە هەموو سانیەک لە گۆی زەویە لەسەر ئاسمانی گۆی زەوی 100 جار هەورە بروسکە ڕوئەدات ئەی هەموو ڕۆژێکە کاتە چەند زیاد لە 8 ملیۆن چەخماخی هەورە بروسکە لە جیهاندا ڕوودە ڕۆژانە ئیتر حسابی ساڵانە بکە ئەو ڕقەمە زەربی ڕۆژەکانی ساڵ بکە بزانە چەنە دەرئەچێت ئامارێکی ترکە لەبارەی هەورە بروسکەوە عەرزی جەنابتانی بکەم هەموو ساڵێک لە ئەمریکا 100 کەس بەهۆی هەورە بروسکەوە گیان لەدەستدەدەن وەکو معلومی جەنابتانە کە هەورە بروسکە لە شوێنێکی نزیک بە زیندەوەران ڕووبدار لەو کاتەیە کە ئەو بارگەیە بە یەکە گەن گەرمایەکی لە حەد بەدەر ئێستا پلەی گەرمیەکەشتان باس عەرزەکەم کە 6 هێندەی پلەی گەرمی خۆرە ینی چەقی هەورە بروسکەکە گەرمایەکەی لە ڕادەیەکایە لە توانای ئینسانانیە کەواتە خەڵکانێکن بەوە کە گیانیان لەدەست ئەیان چەند ڕەنووسێکی تر لەبارەی هەورە بروسکەوە چەند ڕقەمێکتان عەرزەکەم پلەی گەرمی ناوچەقی تشکی هەورە بروسکە دەگاتە 30,000 پلەی سەدی 30,000 یعنی لە کاتی ڕوودانی هەورە بروسکەکە چەقی هەورە بروسکەکە پلەی گەرمیەکەی 30,000 پلەی سەدیەواتە پێنج هێندەی گەرمایی ڕووی خۆر ئەی پستانە کارەبایەکەی واتە ڤۆڵتیەکەی چەنەیە ڤۆڵتیەکەی 1000 ملیۆن ڤۆڵتە کە لە کاتی ڕوودانەکەیە تەزووی کارەبایەکەی چەنە ئەتوانێت کارەبابەت لەو کاتەیە ئەتوانێت 2000 ئەمپێر بێت بزانە ئەو قودرەتە لامتەناهەیە کە ئەوەکە کێیە ئەوانی کە بەرەنگاری ئەم قودرەتە ئەوەستن ئەبێ وەکو مەحموودە فەرمیێ بڵین بۆ تا ئەبد مانە بەڵام ئەمان بۆ تا ئەبد نەمانە خۆی گەورە ڕسوایانەکە کەسێ بەرامبەر قدرەت و دەسەڵاتێکی ئاوە حەول و قووتێکی ئاوە بوەستێت ئەمە وێنەیە کە برایان لەوانەیە بڵێن ئەمە ڕسمێکی سپیە کاغەزێکی سپیە بەڵام نەخێر برایان ئەمە دیمەنێکە ئاوەدانیە شارە ڕووناکاییەک وای لە کردو شارەکەی داپۆشیەوە ڕووناکای هەورە بروسکەیە لە ماوەیەکی زۆر نزیکی کامێراکە ئەم هەورە بروسکە ڕوویداوە ئەو ناوچەی کە لە نیوە شەودا سەعات 12 هەورە بروسکە بووە لەم شوێنەیە شوێنێکی ئاوەدان لە خانە و لە خەڵکان و لە شارێکی پڕ لە ئاوەدانی هەورە بروسکە ڕوویاوە کامێرەکە نزیک بووە ڕسمەکەی گرتووە ئەو کەسە چی ئەبینین ئەمە بە حاڵێک نەختێ تارمایی لە خوارەوە ئەبینین جا ئەو ناوچەی کە لە نیوە شەوە تیشکی هەورە بروسکەی بەرەکەوێت بەم جۆری لێ دێت کامێرەکە بەم جۆرە ڕسمی گرتووە بۆی کە بزانم پلەی ڕووناکی و گەرمیەکەی تا چ ڕادەیەکە ئەنجاوی جێی سەرنجە ئەو کەسەش کە ڕوبەڕووی ئەم چەشنە بریسکەیە دەبێتەوە لە کاتی لێدانی هەورە بروسکەکەیە یان تووشی نابینایی کاتی یاخود تووشی نابینایی بەردەوام دەبێت بە پێی دووری یان نزیکی لەو تیشکەوە تا نزیکتر بێت زیاتر گریمانی لە دەستدانی چاوی هەیە هەتا دوورتر بێت گریمانی ئەوەی هەیە کە بینایی چاوی بۆ ماوەیەکی کاتی لە دەست بدات هەر هەمان ڕسم لە حەزەیەکی ترتان عەرزەکەم ئەم کەسی کە ئەم وێنەی گرتووە هواتی تەسویرە حەز بە ڕسمگرتنەکە خوا گەورە بۆی ڕێخستووە ئەم ڕسمە بگرێ و ئێمە ئەم دەرسی لێ وەربگرین کە لە نزیکی شوێنی ئەم ڕوودانی ئەم هەورە بروسکەوە ئەم وێنەی گرتووە ئەڵێ لەو کاتەدا وام هەستە کرد کە بینایی چاوەکانم کەسێک بیفڕێنێ بە فڕاندن پاشان بێتەوە جێگەی خۆی وا تەعبیری لەوە کردووە کە لە دەستدانە کاتیەکەی چاوی خۆی وا تەعبیر کردووە چاوم فرێنراوە بینایی چاوم فرێنراوە دەبا بە یەک بچینە خزمەتم ئاەتەکە فەرمێت یەکاد البەرق یەخطەف ئەبصارەهم یەخطەف یانی چی فڕاندن لە خەتفەوەیە یەخطەف ئەطفا یانی خەریکە هەورە بروسکە چاویان بینایی چاویان ئەفرێنێت ئەنجا بزانت دیقەت واتە وردی دەستاواژەکانی قورئان تەعبیرەکانی قورئان کە سەدان زانای زمانزان و ڕاوەنبێژی ستۆتە دۆخی سوش دەبردن بۆ بەلاغەتی قورئان ئەمەیە ئازیزانم کە وردی لە زاراوەکانی قورئانی پیرۆزە ئەم ئاەتە بەڕاستی جێی سەرنج و سەرسوڕمانە کە خوای گەورە فەرمێت هو الذي يريكم البرق خوفا وطمعا خوای گەورە بۆ چێوەرە بروسکەمان پیشانات خوفا یعنی بەڕاستی چەکێکی خوای گەورەیە کە بێوێت خەڵکانێکی پێ ئازار بدات ئەوانی کە سەرپێچی لە یاساکەیەکن بتنیە خوای گەورەیە خوای گەورە جل جلاله خوفا پیشانمانات ئەوە تاو کەسێ ڕسمەکەی لەو نزیکەوە گرت ئەڵێ بینایی چاوم فرێنرا دوایی هاتەوە جێگەی خۆی ئەی ئەوانەی بەر هەورە بروسکەکە کەونوتمان ساڵانە 100 کەس لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ژیانیان لەدەست ئەدەن بەهۆی هەورە بروسکەوە ئەنجاوە تەمەعە کاتێ بێبارانیە لە دوورەوە پەڵە هەورێکە بینین چەنە دڵمان خۆشە بێت تەمادارە بین ئومێدەوارە بین بەچی کە خوای گەورە باران بارێنێت
وينشئ السحاب الثقال هەورە قورسەکان خۆی پێکی ئێهێنێ و دروستی ئەکات. مامۆستا هەژار تقریبا بەدەستکاریەوە ئاوا ڕافەی یا تەرجەمەی ئەماتی کردووە فەرمێت واتە هەرخوا خۆیەتی کە بۆ ترس و تەماداری تەما بروسکەکانتان پیشان دەدات و هەوری چڕوپڕ پێک دەهێنێت. سەیری ئەو دیمەنەکەن بران ئەو هەورە چڕوپڕە ئینسان لە سەروی هەورەوە گەر سەیری هەور بکات لە سەروی ئەوانەی لەژێر هەورەکەون دیارە تاریکە هیچ شتە نابین ژێر هەورەکە ئەمە لە سەروی هەورەکەەوە بە فڕۆکەی گیراوام ڕسمە وا ئەزانی دەریایەکە شەپۆل هەیەات ئەوانەی کە سواری فڕۆکە بوون ئەم دیمەنەیان دیوە چەند جارێک ئەنجا لە سەروی هەورەکەەوە سەیرێکی ئاسمانێکی ساماڵ خۆر دەرکەوتووە ئەنجا سەیرێکە ئەو هەورە گەورەیە ئەو هەورە چڕوپڕە ئایا لەتوانێت کێ هەیە بتوانێت پێکی بهێنێ و دروستی کا و بەو قورساییە بەو بۆشایی ئاسمان و هەوایە بیگەڕێت کەواتە هەرتە ناخۆیەتی واتە هەرتە ناخۆی گەورەیە جل لە جەلاله کە ئەو حەول و قووەتە بەرز و ئەو توانە بێوەنەی هەیە کە ئەو هەورەگە بۆ شێوە دروست دەکات و ئەو بروسکەی لێ پێکێنێ کە ئێمەی پێ بێدار ئەکاتەوە و کوترس و تەماداری ئاراستی ئەمەیەکەن. ئەنجا بابینە سەر زانایان چۆن لە هەورە بروسکە ئەکۆڵنەوە لە کاتێک هەورە بروسکە ئەوە مەترسی دار بێت نزیک بوونەوە لێی بروسکەکان لە هەورێکەوە دیارە بە هەورێکی تر ئەگۆڕن هەورەکان بڕەزان نەزان هەندێکیان لە نزیکترینیان 3 کیلۆمەتر لە زەویەوە دوورە هەندێکیان زیاتر تا ئاگاتە 2 کیلۆمەتر و لەوانەیە هەندێک زیاتریش بەڵام ماوەی مامناوەندی ئەوەیە کە لە 3 کەمتر نییە و لەوانەشە زۆربیان لە 10 زیاتر نەبن دیارە بەپێی دووری نزیکی هەورەکە لە زەوی هەورە بروسکەکانی ژەگۆڕێن هەروەها بەپێی دووری هەور لە زەویەوە بە گوێرەی ئەندازەی بارگەی کارەبایی ناو هەورەکە هەروەها بارگەی کارەبایی موجەبی زەوی بەپێی پلەی گەرمی و خێرایی بە ڕێژەی شێ و هۆکارەکانی تری جگە لەمانە ژوک و بوونی تەپ و تۆز لە ناو هەورەکە و گەلێ هۆکاری تریش لەبەر ئەوە زانایان دەچن پەڵە هەورێک وەک نمونە هەڵدەبژێرن و لە ڕووی بیردۆزی و نەزەریەوە لە کۆڵینەوەی لەسەر دەکەن بۆ دیاریکردنی کاتی چەخماخی هەورەکە و کاتی هەموویەکێ لە قۆناغەکانی ئەمە وێنەیەکە لە بەردەستی بەڕێستانە وەکو پەڵە هەورێکی نمونەی کە 3 کیلۆمەتر لە زەویەوە دوورە دووری پەڵە هەورەکە لە زەویەوە 3 کیلۆمەترە هەورەکەش بارگەی موجەبی تایە لە بەشی سەرەوەی بالگەی ساربی تایە لە بەشی خوارەوەی ئەنجا درێژی هەورەکە 2 تا 10 کیلۆمەترە پانیەکەشی 10 کیلۆمەترە ئەنجا کاتێ ئەو بارگە سالبانەی هەورەکە دابەزێتە خوارەوە لەگەڵ زەویە و ئێستا وێنەیەکی ترتامیشانەیەم هەورە بروسکە ڕوو ئەدات وێنەیەکی هەورە بروسکە کە کامێرا بە فریا کەوتووە ڕسمەکەی گرتووە ئەو ئاسمانە تاریکەی لە شەوە چۆن ڕووناک کردوێتەوە بزانین چۆن ڕوو ئەدات هەورە بروسکە لە ڕاستیدا بە چەند قۆناغێکە ئەڕوات کە ئەمەش شتێکی نوێیە کە ئەجازەکە لەم قۆناغانە دەرکەوتووە زانایان بۆیان دەرکەوتووە کە هەورە بروسکە بە چەند قۆناغێکە ئەڕوات لە ڕاستیە بۆچی ئەمە و قۆناغانە نبینین خێراییەکەیەتی وای لێکردوین کە بە چاوی تەنها نتوانین هەورە بروسکەکە ببینین و ئەو کامێرات دیجیتاڵیانە فریامانەکەون قۆناغەکانمان بۆ وێنە ئەگرن گرنگترینی ئەو قۆناغانە قۆناغی ڕۆشتن و گەڕانەوەیە مرور و ڕجوع ئەوە تا زانایان بە دڵنیایی توانیان لە ڕێی ئەو کامێرانەوە کارزم کردن وێنەی ئەو قۆناغانە بگرن و دڵنیا بوون لەوەی کە بروسکە لە هەورەوە دادەبەزێت و پاشان دەگەڕێتەوە بۆ ناوی ئەوە نیە تەنها لە هەورەوە دابەزێت بەڵکو دەشگەڕێتەوە یەکەم قۆناغ ناوێن ناوە قۆناغی دابەزینی بارگە سالبەکان ئەوەیە کە تیشکێکی کارەبایی سالب لە هەورەکەەوە بەرەو زەوی دادەبەزێت وەکو لە وێنەکای بینین بەرەو درەختەکەیەتە خوارەوە ئەوەش لە ماوەیەکی یەکجار کورتە کە چەند بەشێکە لە 1000 بەشی چرکەیەک یعنی چەند بەشێکە لە ملی سانیەیەک ملی چرکەیەک کە زۆر کەمە دوایی کامی کۆکەینەوە ئەنجاگاتە چەندەیەک لە هەزاری چرکەکە ئەمە قۆناغی یەکەمە کات نەخوارەوەی بارگە سالبەکان هەیەتە خوارەوە بەرزترین شوێنی زەوی کە لێستا لێرەیە درەختەکە ئەینوێنێت قۆناغی دووهەم ئەم تیشکە هەندەی کە لە زەوی نزیک دەبێتەوە هەندە نزیکە بێت هەتا بەر ئەو بارگە موجەبە دەکەوێت کە لەسەر ڕووی زەویدا هەیە ئەگەر سەیری درەختەکە بکەین بارگاویە بە بارگەی موجەب هەروە بینایەکە و ئارێلەکەی سەر بینایەکەش بەڵام لە هەورەکەەوە چیەتە خوارەوە بارگەی ناقص بارگەی سالب سارد ئێتە خوارەوە ئەنجا ئەمە قۆناغی دووەم کەواتە یەتە خوارەوە بەرچیەکەوێت بەر بارگە موجەبەکانەکەوێت لە قۆناغی دووهەمە قۆناغی سێهەم چییە ئەوەیە کە بارگە موجەب بوو هی زەوی تیشکە سالبەکە کە لە هەورەکەەوە هاتۆتە خوار بەرێک دەکەون و
ئەنجا بە فەرمانی خوای گەورە پزیسکی بە تەوژمی کارەبایی پێیا بێت کە بەرەوسەرەوە بۆ ناو هەورەکە جارێکی تر ئەگەڕێتەوە کە ئەمەش هەتا کامێرە تازەکە نەبووایە نەما نەزانی کە ئەگەڕێتەوە یاجازەکە لەم گەڕانەوەیە ئەزیزان جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ سەرەوە لێرەیە پێشەوە بچین بۆ قۆناغەکەی تر حەزەکەم لە حەزەیەکتان عەرز بکەم لە دێڕی سێهەمە ئەوەمان نووسیوە بە فەرمانی خوای گەورە حەزەکەم بۆ هەموو مامۆستایان و خوێندکارانی بوارە زانستیەکان لە حەزەیەکتان عەرز بکەم یەکێ لە هۆکارەکانی گومڕابوونی لاوانمان یا موسڵمانان بە زانستە تازەکان ئەوەیە کە بەداخەوە کردار نادێنە پاڵ بکەر فعل ناگەڕنەوە بۆ فاعیلەکەی ئەڵێن ئەم قۆزاخەیە ئەوای بەسەر هات ئەم بارانە ئاوا باری یعنی وەکو بۆی بڵێ خۆی بکەری خۆی بێت لە کاتێکە مسلمان هەموو شتێک ئەزانێت لا حەولە ولا قووەتە إلا بالله هەموو حەول و قووەتێک هەموو کردارێکی خوایە هەرچێک وما تسقط من ورقة هەرچێک لێ بە خەیاڵتە هەر هەمووی لە عیلمی خوایە بە فەرمانی خوایە بە ئیزنی خوای گەورەیە لەبەر ئەوە تکام وایە لە هەموو بەڕێزان مامۆستایان و خوێندکاران و هەموو تایبەتمەندان و پسپۆڕانی بۆرە زانستیەکان ئەم خطابە بگۆڕین ئەو گفتارە بگۆڕین فعلەکە بگەڕێنەوە بۆ فاعیلەکەی خۆی کە خوای گەورەیە هەورەکە نایبارێنێت خوای گەورە هەورەکەی باراند هەموو بگەڕێنەوە بۆ خوای گەورە ئەڵێ ئەم ڕووەکە خۆڕسکە برایان خۆڕسک نییە خوشکە عزیزەکەم براکەم خوارسکە بیگەڕێنەوە بە فاعیلەکە ئەوم لا حەزەیە هەرچەند نەختێ بابەتەکە دوورکەوتمە داوای لێبوردنەکەم حەزم کرد بیان بەگوێی بەڕێستانە قۆناغی چوارەم دروستبوونی هەورە بروسکەکەیە دوجار کە ئەم تیشکە گەڕایەوە بۆ سەرەوە ئەم تیشکە پێک دێت کە دەگەڕێتەوە و گەرمی وزەی هەورە بروسکەی لە خۆگرتووە کە ئێمە ناومە هەورە بروسکە ئەجا ماوەکەی چەنەیە هەموو ئەم کردارانەش لە نزیکەی 25 ملی چرکەدا ڕوو دەدات 25 ملی چرکە تێبینی لە خوارەوە ملی چرکە یەکسانە بە یەک لە هەزاری چرکەیەک یعنی 25 تا 25 وەختی وایە زیاتر ئەگەر هەورەکە چرتر بێت لەوانەیە زیاتر والحاصل ناگاتە 100 ملی چرکە لەوانەیە کەمتر بێت لە 25 ملی چرکە لەوانەیە 10 20 30 40 تا ئەگاتە 100 لە 100 تێپەڕ ناکات یعنی 100 لە هەزاری چرکەیەک چرکەیە بکە بە هەزار بەش لە 25 تا 30 تا زۆر بڕوات چڕی هەورەکە بارستایی و قەباری هەورەکە زیاتر بێت ناگاتە 100 ملی چرکەواتە 100 بەش لە هەزار بەشی چرکەیەەکە ئەم هەموو کردارە هات نەخوارەوە گەڕانەوە ڕوودانی هەورە بروسکەکە ڕوودات ئەمەشمان نەزانیوە هەتاوەکو کامێرە تازەکان خۆناغەکانیان بۆ وێنە نەگرتوین لە ڕێی مانگە دەستکردەکانەوە زیاتر ئەمە نمونەیەکە بۆی کە بزانین چۆن هەورە بروسکە ڕوودات یعنی لە پێشە لەسەرەوەیەتە خوارەوە ئەجا بەربەرزترین شوێنی زەوی ئەکەوێت ئەجا ئەگەڕێتەوە چاولی لە بیناکەیەوە گەڕێتەوە وێنی گەڕانەوەکەی لە بینایەکە کردووە بۆی چکە تێکە لە بێگە لێ بکرایە بۆی کە بزانین لە لێرە شجارەتر سەرەکەوێتەوە لەگەڵ سەرکەوتنەکە هەورە بروسکەکە دروست ئەبێت تاوانە و خێرایی لە وێنەکەی بینن حتمما و خێرایەن یەکە لە ڕاستیە ڕوەدا خێرایەکە زۆر لەوە زیاترە ئەمە ژوێنەیەکی ترە بۆ هێڵکاریەکە کە کردویانە بۆ چەخماقی هەور کە چۆن یەتە خوارەوە زانایان بۆی دقەتی تعبیری نەبەوی دقەتی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند بەوردی فەرموویەتی هاتنە خوارەوەکە ناوناوە ستێپت کە بە ئینگلیزیە بە عەرەبی یعنی یەجری یەمڕ ئەڕوات هەنگاو ئەنێت یەخطو هەنگاو ئەنێت بۆ معنایە لە قاموسە هاتووە پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمووی یەمڕ ئەویش ئەڵێ ستێپت یعنی یەجری یەمڕ ئەڕوات هەنگاو ئەنێت یعنی تعبیرێکی دقیق لەگەڵ فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم گەڕانەوەکەش ڕێتر بەڵێ ستێپتەکە ئەمەیە کە سامەکان دێتە خوارەوە ناو ستێپت لێدەر ئەمیش لەم لاوە کە ئەگەڕێتەوە سەیریکە ڕێتر ستۆر یعنی گەڕانەوە ڕەجعی گەڕانەوە ڕێتر یعنی گەڕانەوە ڕەجع لێدانی گەڕانەوە زەربەی گەڕانەوە ینی هەورەکە لێ ئەدادەون هەورە بروسکەکە چەخماقەکە لێ ئەدات چەخماقە لێدانی گەڕانەوە لە کاتی لێدانەوە گەڕانەوەیە چەخماقەکە دروست دەبێت ئەجا هەورەکە ژۆک و معلومی جەنابتانە 3 کیلۆمەتر لە زەویەوە دوورە یعنی حسابی ئەوە کراوە ئەجا زەمانەکەش 20 ملی چرکە یا 40 ملی چرکە لە 2 تا 32 یعنی لە بینی چلو ئەوانایە بەڵام زانایان احتیمالی ئەوەش دانن کە تا 100 بڕوا گەر هەورەکە چڕوپڕتر بێ و لێدانی هەورە بروسکەکە قایمتر بێت بەڵام لە 100 ملی چرکە زیاتر نابێت لە هیچ حاڵەتێکە ئێستا با بچینە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم
دوای ئەم ڕاستیە زانستیانە ئینسانی هۆشتمەند کە خوای گەورە عەقڵ و شعوری پێبەخشیوە حتمە نەبێ ئەم پرسیارە نەبکات. ئایا پێغەمبەری مەزن صلی الله علیه وسلم چۆن لەم دیاردا ئاڵۆزە دواوە 14 سەدە پێشەستە کە تازەترین کۆتایی سەدەی 20 و سەرەتای سەدەی 21 توانیمان ئەم زانیاریانە بەدەستبێنین. ئایا فەرمایشتی ئەو سەرۆرە عەلەیهی سەڵات وەسەلام تێکەڵ بە ئەفسانەی ئەو چەرخە بۆ کە تێیا ژیاوە لە کاتێکە زانیمان زیرەکترین کەس پێی وایە خوایەکە نەعوذ بالله هەور بروسکە و چەخماخە پێ ئەیات و باران ئەبارێنێت و تەمەی سەرپێکی کارانیەکات ئایا شتێوە بەکارێناوە یان ئایا ئەزان کاریگەری دەوروبەر لەسەر ئینسان زۆر ئاشکرایە. ئایا کاریگەری فەرهەنگی ئەو ڕۆژگارە ڕۆشنبیری ئەو ڕۆژگارە لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئایا هەبووە یان ئایا ئافسانەکان کە لەو ڕۆژە باوبوون توانیویانە کاریگەریان هەبێ لەسەر بۆچوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەورە بروسکە دەبا سەرنج لەم فەرموودە پیرۆزەی پێغەمبەر بین صلی الله علیه و سلم و عرضم کردن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کۆڕی ئەسحابە دانیشتووە باسی مسلمانانەکە کە بەسەر سێراتە ئەپەڕێنەوە فەرمی هەندێکتان و هەورە بروسکە هەندێکتان وەکو خێرایی بە هەندێکی تر بەسکە خشێ ئەپەڕێتەوە ئەم بەشەی فەرموودەکە ئەهێنین پێغەمبەر صلی الله علیه و سلم سەبارەت بە خێرایی ڕۆشتنی هەندێک کەسی نەتەوەکەی بەسەر پردی سێرات لە ڕۆژی قیامەتە فەرموویەتی فەیەمڕ ئەوەلکم کەلبەرق واتە یەکەمتان وەکو هەورە بروسکە بەسەریدا تێدەپەڕێت. ئەبو هورەیرە خوای گەورە لێ ڕازی بێ و پلەی بەرزکە هەرزی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی جا شتێک وەکو ڕۆشتنی هەورە بروسکە وایە یان ئێوە بڵێ ڕۆشتنی هەورە بروسکە چۆنە. ڕاستیە پرسیارەکەی لەوەیە پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی ئەلەم تەرەو إلى البەرق كيف يمر ويرجع في طرفة عين دقي فرمودەکەم لە صحیح مسلم دەرهێنا هەر کەس ویستی لام هەیە ئینشاءالله دوای محاضرەکە لە خزمەتی ئەمەتوان بێمە خزمەتی ئەفەرمێ ئەلەم تەرەو إلى البەرق كيف يمر ويرجع في طرفة عين فەرمووی ئایا هەورە بروسکەتان نەبینیوە کە چۆن لە ماوەی چاوتروکاندنێکدا دەڕوات و دەگەڕێتەوە یعنی دقەتی فەرموودەکە یەکەم یەمڕ وەیەرجع و زانیمان مرور هەیە ڕجوع هەیە ئەنجا سرعەتەکەشی دەستنیشان کردووە بە چاوتروکاندن ئێستا بزانین چاوتروکاندن لە چەند ملی چرکەدا ڕوو ئەدات. لێرەیە یەکەم شت ئاماژەیەک لەم فەرموودەیە بۆ خێرایی هەورە بروسکە یعنی پێوەرێکی لایە یان شتێک کە پێڵێن خێرایی هەورە بروسکە کە کەس لەو ڕۆژگارانی زانیەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە فیزیایە خێرایی بۆ بروسکە و بۆ کارەبا و بۆ ڕووناکی و بۆ باو بۆ هەموو شتەکان کە ڕۆشتنیان لەبارەیە خێرایی بۆدانرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم خێراییەکی دەستنیشان کردووە بۆ هەورە بروسکە کە فەرمێ یەکەمتان وەکو هەورە بروسکە بەسەریدا تێدەپەڕێت. دەمەی ئاماژەیەکی زانستی تایە فەرمێت ئاماژەی تێدایە بۆ بوونی خێراییەکی دیاریکراوە بۆ هەورە بروسکە ئەویش بریتە لە نیوەی خێرایی ڕووناکی دیارە ئەوەش خەڵکی ئەو سەردەمە نەیانزانیوە کە پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم تیا ژیاوە زاراوی زانستیوە کەس نەیزانیوە. ئەمە ئاماژەی یەکەم. ئاماژەیەکی تر لەم فەرموودەیە هەیە بۆ قۆناغەکانی هەورە بروسکە ئێمەوا زانیەتە خوارەوە و یەکسەر بارگە سالبەکان بەر بارگە موجەبەکانەکەوێت و ئەو شوحنا و بارگەیە خاڵێبێتەوە لە زەویە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ یەرجع کەواتە لەوەشدا کە سەبارەت بە هەورە بروسکە فەرمووی دەڕوات و دەگەڕێتەوە ئاماژەی تێدایە بۆ بوونی چەند قۆناغی لە پێک هاتنی هەورە بروسکەدا کە گرنگترینیان قۆناغی ڕۆشتن و قۆناغی گەڕانەوەیە. ئەم قۆناغانەش تەنها چەند ساڵێکی کەمە لە توانای مرۆڤدا هەیە بیان بینێت لە ڕێی ئامێرە تازەکانی سەتەلایت و کامێرا دیجیتاڵیەکانەوە. ئاماژەی تایە بۆ کاتی هەورە بروسکە چونکە لەوەشدا کە سەبارەت بە کاتی هەورە بروسکە فەرمووی لە چاوتروکاندنێکدا ئاماژەی بۆ کاتی چەخماخەی هەورەکە تێدایە کاتەکەی لە چەند ڕوئدات کە ئەوەش یەکسانە بۆ کاتەی بۆ چاوتروکاندن پێویستە و بە چەند دەبەشێکی ملی چرکەیەک دیاریکراوە. یعنی زانایان هاتوون بەراوردی ئەوەیان کردووە چاوتروکاندن چەندی پێویستە دیارە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەهۆی باری تەندروستی باری دەرونی تەمەەن ئەگۆڕێت بەڵام هیچ کاتێ لەدەوە تا ئەگاتە سەدی ملی چرکەیەک تێپەڕ ناکات یعنی چرکەیەکە بە هەزار بەش یا لە دەی هەزارەکە چاوتروکانەکە بێ یا لە 20 یا لە 30 تا ئەگاتە سەد تێپەڕ ناکات. بە هەمان شێوە ئەو ڕوودانی هاتنە خوارە و بەرزبوونەوەی بارگەکان و دروستبوونی هەورە بروسکەکەش کە پێوەریان بەکارێنەوە قیاسیان کردووە هەر هەمان پێوەەر بووە کە لێرەیە دقەتی تعبیرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرەکەوێت. ئەمە فەرموودەی پێغەمبەرە. با بچین بزانین ئاژانسی ناسا کە
سپۆڕە لەم بوارەیە چۆن یان چ دەستەواژەیەکیان بۆ ئەمە بەکارهێناوە سیرەکەین هەمان دەستەواژەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخود هەمان تعبیر یاخود هەمان زاراوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکارهێناوە ئەوانش بەکارهێن بۆ نمونەیەکی لەو زانایانە کە لە سایتی ناسا خۆی وەرگیراوە لە ئاژانسی ناسا ئیشەکات ڕاوی هەورە دروستکە بەم جۆرەیەکە کە ئەو تەرجەمەکەیەتی بە کوردی ئەڵێت هەورە بروسکە لە ماوەی بەشێکی بچووک لە چرکەیەکدا توانای گەرمکردنی هەوای هەیە ینی لە بەشێکی زۆر کەم لە چرکەیەکە ڕۆدا و هەموو هەوا گەرمەکات کاتی هەوا بۆ خێراییە گرم دەبێت بە شێوەیەکی تند دەکشێت و پاشان دەچێتەوەیەک باسی لە کشان و چونەوەیەکەکە لە کاتی ڕوودانی هەورە بروسکەکە و گەرمایە زۆرەکەی لە گەرمایەکەی کە عەرزم کردن جا ئەم ئەمەلیە چەندی پێچێت ئەڵێ بە وێنەی تەقینەوەیەک کە لە چاوتروکاندنێکدا ڕوودەدات هەمان چاوتروکانی بەکارهێناوە طرفەت عین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەکارهێناوە ینی هەمان دقەتی بەبێ ئەوەی مالعلمم کەسێکە پێغەمبەر نەبیستووە تە پێغەمبەری نەناسیوە و تەنانەت موسڵمانیش نییە کەواتە هەمان دەستەواژەی بەکارهێنا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چواردە سەدە پێشەستە بەکارهێنا کە ماوەی چاوتروکاندنێکەیە ئێستا ئێمە لە نهایەتی ئەم محاضەرەیە ئەبێ بزانین ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چ زانستێکماناتێ و چ معلوماتێکی تازە یاخود چ ئاماژەیەکی زانستی وەرەگرین کە ئەیسلمێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى یەکەم شت پرسیارەکەی نەڵێن ئەم فەرمودەیە بەڵگەیە لەسەر چیمان تێگەێنێت دیارە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی جۆرێکن لە وحی ئەوانیش ئەتوانین بڵین لا تنقضي عجائبها ڕۆژ لە دوای ڕۆژ ئەتوانین ئەسرار و نهێنی زانستی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربێنین بەڵام سەبارەت بەم بوارەی ئێستامان ئەتوانین چەند خاڵێک لەم فەرمودەیە دەربێنین یەکەم بەڵگەیە لەسەر ڕاستگۆیی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم و لەسەر ئەوەش کە لەلایەن خوای گەورە ڕەوانەکراوە لە توانای هیچ کەسێکانی 400 سەدە پێش ئێستا ڕاوەی دیاردەی هەورە بروسکە بکات بە شێوەیەکی زانستی کە ئێستا بە ئامێرە پێشکەوتوەکان توانیومانە هەندێک لەو زانیاریانە بەدەست بێنین ئەگەر ئەم کەسە کە ڕایگەیاندووە نێڕاوی خوایە ئینی ڕەسوول الله ئیلەیکم جەمیعا ئەم ڕاگەیانەی ئەگەر ڕاست نەبوایە نەیەتوانی ڕاوەیەکی ئاوا ورد و ڕاست یا پڕ بە پێستی ڕاستیەکە 400 سەدە پێش ئێستا بۆ دیاردەیەکی زانستی بکە کە ئێستا ئێمە بە ئامێرە پێشکەوتوەکان پێگەشتوین هەروەها بەڵگەیە لەسەر دەست پێشخەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە زانستی هەورە بروسکەدا ئێمە زۆر بە شانازیەوە ئینسانێک لە بوارێکە نەختێ پسپۆڕە لەوانەیە لە بوارەکانی ترە دایان ناتەواوی و دایان لایەنی هەبێت کە شەرمەزاری بکات دەگەر باز بکرێت لە کۆمەلگایە ناوی گەورە ئەەکەین وڵێن زانا فڵان و زانا فڵان بەڵام پێغەمبەرێکمان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام هەرچی صیفەتی چاکە تایە کۆبووەتەوە لە کاتێکە خوای گەورە شایەتی بووە فەرمیوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم هەموو ڕەفتارەکانی بەرز بووە حەزەتی عایشا فەرمی کانە خولوقه القورئان ئەم پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئەخلاقەکانی قورئانی بووە ئایا پێغەمبەر بۆ زانا نییە ئەسڵەن بۆ لە هەموو زانەکان زاناتر نییە لە کاتێکە دەست پێشخەری زانستی کردووە لە هەموو بارێکی زانستیە کەواتە لە ڕاستیە پێغەمبەری سەرونمان عەلەیهی سەڵات وەسەلام زانای هەموو زانەکانە خوای گەورە شەفاعەتیمان بەنسیب بکات و لە دنیاشا شوێن کەوتنیمان بەنسیب بکات هەروەها بەڵگەیە لەسەر چی تەما ئێمە وتمان زانەکانی خۆراوە بە پێشکەوتوی ئەزانین لە بوارەکانە بەڵام پێغەمبەر زانیمان دەست پێشخەری کرد چکە پێش زانانی خۆراوە لەبارەی قۆناغەکان و کاتی هەورە بروسکەوە دواوە ئەمەش جگە لەوە ئاماژەی داوە بەبوونی خێراییەک لە ڕوودانی هەورە بروسکەدا کە ئەمەش لایەنێکی تری ئەجازەکەیە هەروەها بەڵگەیە لەسەر وردی دەستەواژەکەی سەرورمان لە تەشبیهکردنی کاتی هەورە بروسکە کاتی ڕوودانی هەورە بروسکە بە ماوەی چاوتروکاندنێک کە لە دوای لێکۆڵینەوەی زانستی ئەوانیش بە هەمان شێوە توانە چاوتروکاندنێک لە کۆتایی ئەم باسەدا سەرچاوەکان ئەو بە مستابە ڕێزە کە سەرچاوی زانستی بەکارهێناوە سەرچاوەکانم لایە هەر کەسێ ویستی چەند نوسخەیەکم لەگەڵ خۆمێناوە بە تایبەتی بە ڕێزانی کە لە بواری فیزیایە سپۆڕن بیانەوە زیاتر لێکۆڵینەوە بکەن انشاءالله لە یانەمە خزمەتیان جا چینە خزمەتی ئەم ئاياتی کە خوای گەورە فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى وقل الحمد لله سيريكم آياته وما ربك بغافل عما تعملون دیارە ئەمەش لە سایتی ئەم بەڕێزە وەرمان وەرگرت هەر کەسێ بێ زیاتر معلومات وەربگرێت ئەتوانێ بچێ بە ئەو سایتە و لە کۆتاییە دوعای خێرەکەم خوای گەورە ئەم کۆڕەمان لێ قبول کات بە عیبادەتی فکری بۆمان حساب کات چونکە
تفكر ساعة خير من عبادة سنة وكو حديثك هيا لمبارو إن شاء الله تفكر إيماني من بعبادة لي قبول كات خواهي قوري بكابة شوي الري قيامت من وهم الروجك بهريك زياتر لفرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم ولقرآني بيروز وبقرين من كابا خدمت گزاري دينكي وبتوانين للرقي زانستينيو إعجازي زانستيو فرياي برين يبكوين كلافاوي الرامالي الإلحاد نيان باد نوكان من رولكان من جگرگوشكان من لاوكان من خوابيان بارزيت إمش بين بهو كاريك لو بارسنيا وصلى الله على النبي الأمي محمد وعلى آله وصحبه أجمعين تابع يقشنوي كتير بخواي قورتان أسبيرين خواتان لقل السلام عليكم ورحمة الله وبركاته خاصابته نوع برزة كان بمواعيد دقائق هل برزة قر مداخلة كيان برسالة كي هي داود لبرنا كما مستا محمد بواري فيزياء خوندكاري ماجستيرا شان صالة ما مستا لبواري فيزياء تدريسي فيزياء كات للراستيا من اختصاصا فيزياني بابا كان فيزيائي بو ما مستا محمد تكليف مكرت لبابي سنشد عضدك بأخيك أنا إن شاء الله قرب برسالة كلنا مثاني جواب مو جنابي ما مستا محمد خواجه زي خيري باتو أتواني والله برسالة كم باتو ما بسم لمداخلة برسالة بابتي هردو ما مصان يعني ما مصان نشأتي شو ما مصان فاروخش أقول لك تشتكي هي باب فرميت بس هي بيت إيرة كخالد فرمو ليش كخالد ما عندي شغلات والله هر حزم كر باسي يك آية القرآن كم دو دقيقة كازي دروزبونا كي باسك على آياتها كاتي كما مسافر موي سالب وموجب دروسة أم سالب وموجبة سبب كي سي دولت لجنة كان دروس كر أمريكا يابان استراليا شش مانگ دراسة كر سبب دروزبوني هورا بروسكا چيا كاتك كوليانوا بينيان لناو هورا بروسكا بيويستا دنكا ترزا دروز بي أم دنكا ترزانا كاتك لناو هوري جوري هوريكي بيالان هوري كلاكبو أرسحاب الركامي كبرزايكي قوري هي الرشا لم هوري كلاكبوانا دنكا ترزا دروس أبي ولناو هوركا يتخواروا كاتي توجمێکی هەوای سەرکەوتوو لە بنەوە پاڵی پێوە سەر یەخاتەوە تەبەقەیەکی تر ئەچێتەوە سەر دەنکە تەرزەکە ئەو کاتە تەرزەکە گەورەترە بێ هەتا ئەوەی قورسە بێ یەتەوە خوارەوە جارێتر تەوژمی تر پاڵی پێوە نێ بۆ سەرەوە جارێتر گەورە ئەبێ لەبەرەوە کاتێ تەرزە لەتەکەی بەشبەشە ئەم حرەکەی تەرزەیە لە ناو هەورەکە سەرکەوتن و هاتنەوە خوارەوەی بارگەی موجب و سالب لە ناو هەورەکە دروستەکە ئەم دروستبوونی بەرگە سالب و موجبە ئەبێتە هۆی دروستبوونی بروسکە کە ئێستا مامۆستا فەرمووی ئەنجا لێرە ئاەتێکی قورئانەیە کە ئاماژە ئەیا بەو زانستە کە ئەوان 6 مانگ دیراسەیان کرد کە خوای گەورە ئەفەرمێ وينزل من جبال كاتە خۆ ناو شاخ مەسی لە شکڵێکی هەورێکە شێوەی شاخ ئەوە گەورەیە شێوەی شاخ وەرەگرێ ئەفەرمێ وينزل من جبال وينزل من السماء من جبال فيها منبرة أبي ترزيت يا أبي إكل أبو لوشتا وينزل من جبال من السماء من جبال فيها منبرة جافر فيصيب به هاكبو قرته بو ترزا فيصيب به من يشاء ترزك هن جارية أخواروا لو شو أنا أبارة ويصرفه عما يشاء جارية ترزك أقرته لو شو أنا أبارة برسيك لقلوي أتكلم يجوا فرمي وينزل من السماء من جبال أفرمي تخواره كتي دو أفرمي ويصرفه عما يشاء بو لبري برز بيته جارية لو شو أنا أبارة ويصرفه عما يشاء هاك ديسان قرته بو ترزك يكاد سنة برقيه ديسان هاكان همو هاكان قرته بوتي بو ترزك كانوا سنة برقي برد أفرمي ترزي هورا بروسكي ترزك كواتا سببي دروزبوني بروسكي قرانا بو ترزك كأوش زانسيكي بلين تازة وانسا دولي برنا كم زونش وزاتا لو ناتي كس مداخله به هاي جزاتها باتو بخير بن يا خولا قصور من عفو بنو إن شاء الله هلا خوش يقتري بينينو لمناسبة كثيرة. السلام عليكم ورحمة الله وبركاته.